بینەرانی ئازیز سڵاوتان لێ بە بەیانیتان باش خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە کۆمەڵە بەرگۆ بابەتی نوێ هاتینەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان بە دڵی هەموو لایەکتان بێتەوە مولایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆژماندا دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردوون. تەوەری یەکەمان گفتوگۆکردنە بێت لەسەر بەهێزکردنی بەرگری لەش لە ڕێگەی خۆراکە سروشتیەکانەوە بزانین ئەو خۆراک و یان بڵێ ئەو خواردن و خواردنەوانە چین کە مرۆڤ بتوانێت لە ڕێگەیەوانێ بەرگری لەشی یان بەرگری جەستەی بەهێز بکات. لە هەمان کاتدا ئەمانەوێ بزانین چۆن باسی ئەواکەین کە ئەو خواردانەی کە بەرگری لەش بەهێز دەکات لە هەمان کاتدا باس لەوەش دەکەین کە بزانین ئەو خواردانە چین کە بەرگری لەش لاواز دەکەن. هەمیشە پزیشکە بەڕێزەکان یاخود شارەزایانی بواری ڕۆکە سروشتەکان جەخت لەسەر ئەوە دەکەنەوانێت کە گرنگێکی زۆر بدرێت با خواردن بۆ ئەوی کە لە ڕێگەی خۆراک و خواردنەوەکانەوانێ بتوانین بەرگری لەشمان زیاد بکەین ئەوە ناپەنان نەبرێت بۆ مادە کیمیاییەکان یا دەرمانی کیمیایی یا چارەسەرە کیمیاییەکان لە ڕێگەی ڕووەک و خواردنەوانێ بتوانین بەرگری لەشمان بەهێز بکەین بە تایبەتی لەم کاتەدا کە ئێستا ڤایرۆسی کۆرۆنا ماوەی چەند مانگێکە لە دنیادا بڵاوەت و دنیای بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەمڕۆ ئەمانەیە باز لە چۆنەتی بەهێزکردنی بەرگری لەشکین بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی خواردنەوە. دواتر لە تەوری دووەمی پرۆگرامەکەیە بەردەوامە بین لەگەڵتانە ئەویش گفتوگۆکردن دەبێت لەسەر جوانکاری ددان. بزانین جوانکاری ددان چییە و چی دەکرێتەوانێت لە هەمان کاتدا کێن و کەسانی کە جوانکاری دانیان بۆکرێت. ئاخۆ جوانکاری دان تەنها لە کاتێکا بێت کە گرفتێکی تەندروستی هەبێت لە دانەکانیانە وەکو پێویستیەک جوانکاری دان بکرێت یاخود هەر وەک لە ناوەکەیەوە دیارە جوانکاری دان بۆ ئەو کەسانش دەکرێت کە خۆیان دانیان بۆ نمونە دانیان جوانە بیانەوێت جوانتری بکەن. بزانین لە چه تەمەنێکەوانێ ئەتوانرێت جوانکاری بۆ دانەکان بکرێت و کێن و کەسانی کە جوانکاری دانەکەن. ئەمە بەشەیەکی گشتی تۆرە سەرەکیەکانی پرۆگرامی بەرنامی ئەمڕۆمانە بێت و دواتر لەگەڵ هەرێک لە میوانەکانمانە بەردەوامە بین. لە ئێستەیە میوانی تەوەری یەکەممان کە باز لە بەهێزکردنی بەرگری لەشەکەن لە ڕێگەی خۆراکەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادێ و ئەچینە لای میوانەکەمان و دەستەکەی بە گفتوگۆکەمان. کاکەی و سڵاو لێبێ بەخێر بێ سەرچاو زۆر سپاس بەخێر بێت. کاکەی و بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێ. کاکەین بە سەرتا لەوە دەست پێ بکەین هەمیشە پزیشکە بەڕێزەکان و کەسانی شارەزای وەکو بەڕێستان ئاماژە بەواکەن کە لە ڕێگەی خۆراکەوانێ بەرگری لەشمان بەهێز بکەین بە تایبەتی لە ئێستاە کە ڤایرۆسی کۆرۆنا لە ناوایە هەمیشە باز لەوە دەکرێت کە لە ڕێگەی خواردنەوانێ بتوانین بەرگری لەشمان بەهێز بکەین بۆەوەی کە خۆمان بپارێزین لە نەخۆشبوو لە نەخۆشییان باتۆشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا چۆن بتوانین کە بە خۆراک لەشمان بەهێزکەین یا ئەو خۆراکانە کامانن کە بەرگری لەش بەهێزەکەن؟ پێشەکی مرۆڤ نەترسێ باشە مرۆڤ نەترسێ باشە چونکە ترس یەکێکە لە هۆکارەکانی دابەزانی بەرگری تووڕەبوون هۆکارێکیکەیە باش شەو نخوونی و نەخەوتن هۆکارێکیکەیە هەندێک خواردن وەرمونە شەکر یان زۆرخۆری یان گۆشت خواردن تەنانەت دەڵێ ڕۆژ و گرتن لە هەفتەیەکە 3 ڕۆژ یەکێکە لە هۆکارەکانی بەرزبوونەوەی بەرگری جەستە. کەواتە تۆ توانی هەر خۆت لە ناو خۆتە لە ناو جەستەی خۆتا بەرگری خۆت بەهێزکەیت. باش هەمیشە ئارام بە ئاسوودە بە تووڕەمە بە ئەو خواردانەشی کەوا تەندروست و باشن ڕۆژانە هەوڵ بە چۆنەڵێ زاڵبی بەسەر دەرونی خۆتا بەسەر نەفسی خۆتا پەلاماری هەندێک خواردن نەیە کازانی سوودی نیە بگرە بە پێچوانەوە زیانی هەیە. بەڵێ کەواتە چی بکەین بۆی بەرگری جەستەمان بەهێزکەین؟ باش چونکە تۆ کە کاتیاڵی بەرگری جەستم بەهێزکەم خۆ مەرج نییە هەر بۆ هەڵامەتێک بۆ پەتایەک بۆ ڤایرۆسێک بۆ نەخۆشیێکی تایبەتی. کاتێک کە تۆ بەرگری جەستت بەهێزەکەیت بۆ هەموو جەستەتە بۆ هەموو نەخۆشیەکە. بەڵێ مەرج نییە تەنها بۆ نەخۆشیێکی تایبەتی. بەرگری جەستە بەهێزکردن بۆ هەموو نەخۆشیەکە. باشە بەس لە ئێستا مەبەستمان ئەوەیە کە چۆن خۆمان پارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا. تۆ مەبەستت ئەوەیە بەڵام من مەبەستمەوەی بەگشتی جەستە بەهێزکە بۆ هەموو نەخۆشیەکە هەموو کاتێک نەکەری ئێستا. ئەکیت بەڵێ باشە ئەوەی کەوا ئازانی بەرگری جەستە لاوازەکە لێ دوورکەوەرەوە
خواردنی شەکر بە هەموو شەوەی وازی لێ بێنە ئەوەشی کەوازانی شەکری تایە بۆ نمونە یەک ساردی یەک قوتویان یەک شوشە ساردی 6 ئەوەندەی 6 کەوچکە چێشت شەکری تایە ئەمە خواردن نییە بەڕاستی ئەمە خەتەرە یان هەر شەربەتێکی دروستکراو بەو ڕێژەیە شەکری تایە 6 کەوچکە چێش داخر ئەڵێ کەوچکە چێشتێک شەکر بەسە بۆی تۆ 5 دانە سعات بەرگریت سفر بێ یکواتە نایخۆم یان لێ تووڕەبوون یان چۆن لێ خەمۆکیەک دادگرێ یان ترسێک یان شتێک لەو بابەتە هەڵچوونێک ئەڵێ 5 دقە بەردەوام بی 5 دانە توێژنۆ کراوە 5 دانە سعات تۆ بەرگرێت بەرگریت زۆر لاوازە یکواتە زاڵە بم بەسەر خۆمە هەم بۆ خواردن هەم بۆ هەڵسوکەوتی ڕۆژانش باشە کاقیم ئەو شەکرانەی کە لە ناو میوەکانە هەیە ئەوەش بە پێچەوانەوە هەموو میوەیەک بەرگری بەهێزەکە هەموو سەوزەیەک بەرگری بەهێزەکە هەموو دانەوێڵەیەک هەڵبەتە دەستکاری نەکرابێت بە تایبەتی و گوێز و بستە و بندوق و بگازۆ و بادەمی شیرون ئەمانە هەر هەمویان بەرگری جەستە بەهێزەکەن تەنانە گوڵە بە ڕۆژە بەرگری جەستە بەهێزەکە باشە بەڵام تۆ وەرە ڕۆژانە هەوڵ بە لە خواردنەکەتە خۆستی ناکرێت بەرنامەی خواردنت بگۆڕی لە جاتی فاسۆلیا بیکەیتە شتێککە تازە ڕاهاتی بۆ بەرنامەیە ئەوە هیچەوە ناگۆڕێ بەڵام تۆ وەرە لەگەڵ هەموو ژەمە خواردنێک تا پێش خواردنەکەت زەڵاتەیەک ئامادە بکە پێکاتوێ لە چی لە چەند شتێکی سەرەکی کە بەرگری زۆر باش بەهێزەکە کە لەرم پێویستە پیاز سیر ئێکێ لە بەهارەتەکان ئیتر هەر شتێکە خۆت حەز لێتی زەنجەفیلە زەردەچەوەیە هەر شتێکە خۆت حەز لێتی بەمەرجێک گەدەت چۆن زیانی نەبێ بۆ گەدەت برینار نەبێ ئەو کاتە چی بەکارین کەسێک گەدەی برینار بێت چی بکە ئەو کاتە لە جیاتی سیر و زەنجەفیل هەوڵ بە زەردەچەوە بەکاربێنیت زەردەچەوەکە زۆر باشە هەم بۆ بەرگری جەستە هەم با بڵێن ڤایرۆس و دژە بەکتریایی شەکە ژێلتیاباتی شەکە لەمان کاتیشە بۆ بەهێزکردنی بەرگری زۆر باشە ئەمە بۆ ناو خواردنەکانیش دروستە کە بکوڵێت زۆر نایە بە زۆر باشە وەرش لەمانە دروستکە بەڕاست بەها خۆراکەکەی لە دەست نایەت بەڵام بە زەڵاتەیی باشترە هەموو شتێک بە کاڵی بخورێت زۆر باشترە بە خۆراکەکەی لە دەست نایە جەنابەت فەرموود تاوانی کەوا بکوڵیان سوور بکرێتیان چۆن لێ باش ڕێگەی لە ڕێکانی کە تۆ خەساری بکەیت شتێک کەش بالەبیر منەچێ هەر لە ناو زەڵاتەکە کە پێویستە لیمۆ بە توێکڵەوە تەنانەت ئەگەر بە ترشی لیمۆ تێک چویت ڕیخۆڵەتە سنگتە هەر شتێکە توێکڵەکەی پێویستە توێکڵەکەی ورد بجنە بیکە ناو زەڵاتەکەتەوە یان ناو شلەکەتەوە ڕۆن زەیتونیش زۆر بە نرخ ینی بە هەمیشە تۆ هەوڵ بە برسێتی قاپێک لەم زەڵاتەیە بەکاربێنی زۆر باشە لەو لاوە دنیای هەندێک لە وێنەکانە لەسەر شاشاڕە بەڵێ لەو لاوە لەو دنیایەک سوودی هەیە نەک هەر بۆ بەرگری جەستە بۆ جوانکاری پێست بۆ ئیلتیابات بۆ گورچیلە بۆ جگەر بۆ هەموو جەستە سوودی هەیە بەڵام لە هەمان کاتا تۆ پێویستت پێێتی کە بەرگریتی پێ بەهێزەکەیت ئیتر خۆ ڕۆژ لە ڕۆژەکات جارێک یان دووجار لە شلەکەی خۆتا یان لە ماستەکەتا یەکێک لە بەهارەتەکان پێویستن بەڵام بە ڕێژەی کەوچکەچایە کەمتر بێ زیاتر نەبێت بە پێی جەستەکە هیوا جەستەی وایە با بڵێن ماشەڵڵا قەڵە و چۆنەڵێ بەرگاگرێ با لە جاتی نیو کەوچکەچا زەردەچەوە بێت با پڕ یەک کەوچکەچا زەردەچەوە بێت یان دارچینی بەڵام دارچینی تەنها لێرا یەک تێبینی هەیە من هەندێشتم بینیوە کە خەڵک چۆن لە بڵاوی کاتەوەڵێ دارچینی بکوڵێنە پرداخێکی لێ بخۆ دارچینی هەموو شتێک هەموو لەم بەهاراتانە کە تۆ بەکارێنی ئەبێ بزانی سوودەکەی چییە چۆر بەکارێنرێ زیانەکەی چییە دارچینی یەکێ لە خەلەلەکانی کە دروستیەکە چاو لاوازەکە لەبەرەوە نیو کەوچکەچا زیاتر ئەگەر زۆر بخورێت نیو کەوچکەچا زیاتر نەبێت یان هەندێک کەسێ با بڵێن باسی ڕشکاکە کەوچکە چێشتێک ئەخر بۆ خاترەوە کەوچکە چێشتێک جگە ڕزیێنێ ڕشکەش یەکێکە لەوانەیەکەوە بەرگری بەهێزەکە کاقیم ئەگەر بەڕۆنیش بخورێت هەر خراپ باشە من پرسیارێک لە سلێمانی کارگەیەک هەیە ڕشکەکە لە بەرچای خۆتا بەڕۆن زۆر هەیە باشە ئەو بەڕێزیکەوە با بڵێن ئەو ڕۆناگری ئەبێ ورد شارەزا بێ بڵێ بە چەند ڕۆن بخۆ بینی و مەڵی کەوچکە چێشتێ ڕۆن بخۆ وەڵای جگە ڕزێنێت بۆ چونکە زۆر بەهێزە باشە چەند غرام ڕشکە
اینجا کەوچکەچای ڕۆنی لێ دەرەچێ بێگومان 5 غرام ڕشکە 1 غرام ڕۆن ئەکات 5 غرام 1 غرام ڕۆنەکە کاتە تۆ ئەگەر ساوێکی کەوچکە چێشتە زۆر زۆرە زۆر خەتەرە نەک زۆر مەترسیدارە کەواتە 1 غرام ڕۆنی ڕشکە بەسە لە ڕۆژەکە تۆ بیخویت 5 غرام ئەکات 5 غرام زۆرە ئەوەی کەوا با بڵێن باس کراوە لە سەرچاوەکان ئەڵێ 3 غرام مەسموحە تۆ بیخویت لەوە زیاتر خراپە ێ باشە بە قوربان تۆڵێ من توبینە بێ و چی بەڵام بڕۆ کەوچکە چێشتێ سێژەم کەوچکە چێشتێ بخۆ ینی پێم سێرەوە چییەوە لە کوێ زۆرە خۆشی ناوە شارەزای توبینە بێ و چی ئەخرەوە خەتەرە نەخۆشە جێتە لاڵی سێژەم ژەمی کەوچکە چێشتێک بەڕاستیەوە ینی تاوانە نەکرد مەترسیدار بەڵکو تاوانیشە چونکە تۆ بێ شارەزابی ئەنجا بە کەسێک بڵێ شتێک بەم شێوەیە بەکاربێنە بەو شێوە مەبەستم لە چی بوو ئەو بەهارات توشتانەی کەوا بەکارێنێ بۆ بەهێزکردنی جەستە یان ڕۆژان لە شتێکزانی چۆن بەکارێن ئەبێ بزانی چۆن بەکاری بێن تۆ گەدەت برینارە باشە من پێتەڵم زەنجەفیل باشە ئەی بنابێ ئاماژەی بم بۆی کە تۆ بەگەدەت برینارە نابێت زەنجەفیل بەکاربێنی نابێت سیر بەکاربێنی نابێت بیبەری تونیش بەکاربێنی بۆ چونکە بۆ برینەکەت ئەیکزێنێتەوە ئەوەنەی تر وێران تەکە تۆ لێرە بەرگری خۆتە نێهشت تۆ ئازارەکەت بۆ دروست بوو یەکسەر چۆن لە بەرگی دابەزی بەخۆ تۆ ئەترسی کەواتە لە جیاتی زەنجەفیل یان بیبەری تون یان سیر زەردەچەوە بەکاربێنە یانی شتێ بەکاربێنە کە بە جەستەت بگونجێت بەڵام ڕێژەکەی بزانیت ئەمە زۆر گرنگە کاتێک کە تۆ شتێک بە کەسێ بڵێ بێ لە ڕێژەکەی زیانەکانی سوودەکەشی چۆن سوودی لێ بینی دەو کەس باشە ئەمە بۆ گەورە بەو شێوەیە کاقیم ئەی بۆ مناڵ نیو کەوچکە چا بگرەکەم تری بۆ هەریەکەیان بۆ هەرێک لە بەهاراتەکان ئێت تۆ هەچ کامێکیان بۆ بەکارێنە بۆ نمونە ئەگەر بێت و زیرە بەکاربێنی زیرە بۆ کەسی خەڵەویش زۆر باشە بەڵام بۆ لاوە ئەگەر کەسەکە لاواز بوو با کەم بێ با ئەوەندە کەم بێ چۆن لە تەنها سوود لە جەستەیە سوود بینێ نەوەک چوری بتوێنێتەوە چونکە زیرە کە ڕێژەکەی زۆر بوو چوریە توێنێتەوە هەچ بەهاراتێ بگری کە ڕێژەکەی زیاد بوو چوریە توێنێتەوە بەڵام بە ڕێژەی پێویست تۆ لەو تایمان ڕاگرێت باشە یەکێک لە سوودەکانی تری کە بە ڕێزیشت ئاماژت پێکرد لیمۆ ئەڵەن لیمۆ ئەگەر بێت و لە ماڵی شادای بنێ کەرتیکەیت و داینێ بەکتریا کوژێ ئەمان تا چەند دروستە ئەزانی چۆن ئەمە ویستم بێ مەسەری بەڵام تۆ تازە چۆن لێ پێشت خست پیاز بکە بە چوارێتەوە لە ژوورەکە تا لە ماڵەکە تا لە هەموو لا شوێنێکدانی داینێ ڤایرۆس ڕاکێشێ بۆ خۆی ئەو کاتە تۆ لە دوای بۆنەکەی شتێکی بۆندار دابنێ لە پاڵێ مێخێکێک دابنێ با بێنە سەر لیمۆکەی تۆ پاش 12 ساعت ئەو پیازە فرێبە چونکە چی ڤایرۆسی ماڵێ هەمووی ڕاکێشاو بۆ خۆی نابێ بخورێت کەواتە لێرا یەک تەبینی زۆر گرنگە بێ بیەم هەندێ چەشتخانە پیازی لێت کردووە دایناوە باشە تازە زانیمان و ئەزانین کە پیاز بە قاشکراوی ڤایرۆس ڕاکێشێ تۆش پیازت داناوە بۆ میوانەکانت یەن بارزوی خۆی پیازەکە بە ئەو تێبینی ئەبێ وریابن چێشتخانەکان ئیتر لەمەوە دووە پیاز قاش مەکە و دایبنێ پیازەکان دانێ دانەدانە بچوو بە هەوڵ بە پیاز بچوو ئەو کەسە خۆی بیبالەتی بکە ئەم تێبینێ زۆر گرنگە بۆ چێشتخانەکان باشە لیمۆ تەنها توێکڵەکەی ورد بژنە بیخەرە قۆریەک نیو پەرداغاوی تێبکە بیخەرە سەر ئاگرێکی ئەجگاری هێواش سەر با بڵێن سۆبەکەت ئەم هەڵمە دژە ڤایرۆسیشەکە لامان کاتا بۆ ئەڵمواناسەش وەڵامەتیش زۆر بۆ نیشی خۆشە بۆ نیشی خۆش ئیتر ڕوەکی تریش هەیە لەو بابەتە ئەوی شاکە مێخەک هەروایە جایچکەیە پێڵەن حرمڵ ئەویش هەروایە باسێکی مێخێکیشمان بۆ بکەیت کاقیم سوودەکانی مێخەک دژە ڤایرۆسێکی ئێجگار بە نرخە خۆ ئەگەر بێت و بکرێ بە عادەت کاتێککە لە خواردن ئەبیتەوە یەک دانە مێخەک بکەرە ناو دەمت یەک دانە مێخەک بە ساغی ناوەکو بزمارێک وایە بۆ مناڵ نیو ئەوەندە نیو بگرەکەم تریش با هەمیشە لە ناو دەم تا یاری پێ بکەیت دژە ڤایرۆسێکی ئەجگار بە نرخە هەڵم و هەڵاوی با بڵێن هەموو هەناست خۆشەکە دنیای سوودی تریشەیە بۆ غازات بۆ ئێلتیابات بۆ بۆنی ناخۆشی دەم بۆ لەوزەتێن بۆ سنگ بۆ دنیایشت سوودی هەیە لە هەمان کاتات دژە ڤایرۆسە بە تایبەتی بۆ ئەم ڤایرۆسەی کە بەرگەی گەرمان ناگرێت ئەویش بە هەمان شێوە ئەتوانیت بکەیتە بۆ نەقۆریە یان منجەڵێکەوانی ئاویتیابێ دە 12 دانە لەوە پەرە ناو قۆریەکی بچکۆلە
سەری قۆریەکە لا بەیان لە ناو دەلەیەکە هەر شتێک کوپی هەر شتێک بێ کە بتوانین بخێت سەراگر نیو پەرداغاوی تێ بکە با بە ئیسراحەت هەڵمیلی هەڵسێ دنیای سوودی هەیە دژە ڤایرۆسشی لە هەمان کاتە تۆ ئەتوانی بۆ مناڵەکەت ئەگەر باراتەکان بەکارهێنیان پێ نەخورێ ئەتوانی جاترە بەکاربێنی نیو کەوتکە چەر جاتر بیکە ناو زەڵاتەکەی ناو شلەکەی سودی ێزگار زۆر باشە کاقیم جاترە ئێستا لە کوردستانی خۆمانە زۆر جار خانمان لە ماڵە بەوشکی بەکارێنن ئەگەر بەوشکی بەکاری بێنن هەمان سوودی هەیە یاخو بڵێ بەها خۆراکێکە لێ دەستێن ئێمەوەکو هەندێک وڵات نین لە ناو سەوزەکەمانە جاترە هەبێ یان شمڵی سەوز هەبێ یان کژنیش هەبێ ئەم پرسیارم هەر بۆ جاترەکە نییە بۆ تەواوی ێستا نەعناش بڵێ هەرچی سەوزە هەیە بەوشکی بە هەمان شێوە بەکاری بێنە زۆر بە خۆراکێکی لە دەست نەخێر چونکە یەک تێبینی ئەگەر سەوزەیەک یان هەت شتێک لەبەر خۆر وشک نەکرا بێ زۆر باشە لەبەر خۆر وشکرا زیانی کام بێتەوە زۆریش لەبەر خۆر وشک نەکرێت لە سێبەرە هەموو هەڵاوێکی گەرمی هەبێت زۆر باشە ئەگەر باسێک لە چەرەساتەکان بکەین پێشتر باسی گڵۆ بەڕۆژەت کرد لە چەرەساتەکانە کام یەک یان کام جۆرەکانی بەرگری لەش بەهێزەکە چەرەساتەکان و کامیشیان بەرگری لەش لاوازەکە هیچیان لاوازکردن هیچیان نییە بندوق گوێز بستە بادەمی شیرین هەچ کامێکیان بگری خۆ ئەگەر بێت و کەسێک زاڵ بێ بەسەر نەفسی خۆیە چێشت و گۆشت واز لێ بێنێ بەس ئەمانە بخوا ئیتر نەترسە لێ شێوەیەک هەمویان ئیسفادیان هەیە هەمویان بە هەمان شێوە دنیای سوودیانەیە دنیایەک سوود هەر لە مووی سەرەوە لە مێشکەوە لە زاکیرە و بیر و هۆشەوە بیرێت تا دڵ و سنگ و سی و گورچیلە و خوێن و ئێسقان و یانی دنیای سوودی هەیە بە هیچ شێوەی بەرگری لاواز ناکە بە پێچوانەوە بەرگری بەهێزەکە زۆر باش خواردنێکی ئەجگار دەوڵەمەند زۆر باشە کاقەیم زۆر جار باز لە سوودی سرکەی سێوەکەن سرکەی سێ و سوودەکانی بەگشتی چییە پێم خۆشە باسی کەیت و لە هەمان کاتە بەرگری لەش بەهێز ئەکات یاخودنا سێوێک چەند بە نرخە دەوەرە تۆ ڕۆحەکەی بگرە آخر سرکە یانی ڕۆحی ئەو شتە حدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتی سید ئەدامەکم الخەڵ بەڕاستی سرکە بە هەمیشە ئەگەر سرکە نەبوو لیمۆ لەسەر سفرەکە هەبێ پێویستە بۆ چونکە تۆ کاتێک کە سرکەیەک بەکارێنی پێش هەموو شتێ سرکە وەکو مادەیەکی معقم بەکاری بێنێ وەکو معقم پاکشکەوە بۆ گەدە بۆ ئیلتیابات گورچیلە خۆ ئەگەر بێت و کەسێک با بڵێن قەیناکە لەبەر ترشیەکەی تۆ توانی بیگونجێنی یەکەم باوێکی شلەتێن بیگرەرەوە خۆی بە تەنها نابێ بخورێ باوی شلەتێن بیگرەوە کەمێک هەنگوینیشی تێ بکە بۆ دنیای شت بۆ دنیای شت بۆ ئیلتیابات بۆ خوێن بۆ بەردی زرا بۆ بەردی گورچیلە زۆر بە نرخە دژە چەوری بە تەنیا یاخود ئەبێت مادی تری تێکە خۆ ئەگەر بێت و سیری لەگەڵا کاربێنی ئیترەوە تۆ مسۆگەرەکە لە قەڵاوبوون لە نیشتنی چەوری لە دەمەرەکانی خوێنە لە توشبوون بە زەخت تەوژمی بەرزی خوێن لە لاوازبوونی دڵیش بە هەمان شێوە بۆ چونکە تۆ جستت تەنزیم کردو تاو سرکە سوودەکانی ێژگار زۆرن بەڵام ئەگەر بێنەوە سەر ئەم ڤایرۆسی پێش ئەوی کە بچینەوە سەر ڤایرۆسەکە ئەو سرکەی سێوە کاقەیم بە خەستی بەکارەهێنرێت یاخود دەبێت ڕوون بکرێتەوە سرکە پێش هەموو شتێکە لە کاتی دروستکردنی ئاوی تێ ناکرێ باش خۆگەر لە ماڵی خۆتا دروستکەیەوە زۆر نایابە لەمە دۆردنیا خەریکە بەرەو گەرما ڕاتوانی سرکە لە ماڵا دروستکەیت سرکە یان هەر ترشێکیکە بگری خۆی بە تەنها نەخورێ باشە لەگەڵ ئاو تێکەڵاویکە با بڵێن کەوتکە چێشتە سرکە یان دوان لە ناو نیو پەرداخ ئاوە ئاوی شلەتێن بێ زۆر باشە ئەتوانی خۆی بەتەنها ئەتوانی یەکێ لە زەیتە باشەکانی تێ بکەی زەیتی زەیتون بوو زەیت و گوڵە بەڕۆژە بوو هەڵبەتە زەیتی ڕاستەقیناڵێن ناک دروستکرا و لیترێکی بازار دینار ئەوە ناڵە ئیتر یان خۆی بەتەنهایان لەگەڵ بەهاراتەکە یان لەگەڵ شتێک ویستت بازە ڤایرۆسەکە کەوتە بابێنە سەر ڤایرۆس باسی ئەم ڤایرۆسە لە ڤایرۆسەکە مەترسن بترسە با بڵێن ڕێنماییەکان جێبەجێ بکە بەرگری جەستت بەهێز بکە بەڵام من وەکو قسەیەک ئەم قسەیە ئەەکەم بۆ ئایندە بۆ دوای ڤایرۆسەکە دژە ڤایرۆس بەڕێوەیە دروست ئەکرێت چێ دروستیەکان نازانم ئایا ئەو دژە ڤایرۆسە بەڕاستی دژە ڤایرۆسە بۆ بەهێزکردنی بەرگری جەستەی مرۆڤەکانی سەرزەویە یان ئەویش نەخۆشیێکی بەدواوەیە من ئەم تێبینێ ئەم تێپرسرانی
لانی بەرپرسی هەرێمی کوردستان ئەبێ وریای ئەم خاڵە بێت ئایا دژە ڤایرۆسە بەرگری جەستەمان بەهێز دەکا یان نەوەڵەوەمان لێکە لەمە دوای بەرگی هەڵامەتێکیش نەگرین ئەبێ وریای و خاڵە بین نەک هەر بۆ ئەم ڤاکسینێک کە بڵێ ئەگەر بدۆزرێتەوانێ هەر مادەی کیمیایەکان یا چارەسەری کیمیاکان بە شێوەیەکی گشتی بەرگری لاواز دەکەن بەرگری ئیبادەکەن وەرە سروشت هەر شتێکی سروشت بگریت بەرگریت بەهێزەکە هەر تۆرە ناو هەوایەک دەرەوەی شار تۆرە ناو لادیەک ناو باخێک قەراخ ئاوێک خراکانیەک هەر لە خۆتەوە هەستەکەی هەست جیاوازە هەڵسوکەوتت جیاوازە جموجوڵت جیاوازە بەرگریت لە ناو سروشتا بەهێزە بێت بە موادی کیمیایی بەهێز نابێت لەبەرەوە ئەبێ زۆر بەوریایی تعامل لەگەڵ موادی کیمیایی و لەگەڵ ئەنتیڤایرۆسەکان بکەین بەڕاستی باشە هەر لەسەر ئەوەی کە باسی چارەسەری کیمیایی یاخود ڤاکسین و خواردن و ڕۆکە سروشتەکانمان کرد خانمانی دووگیان چی بکەن لە ئەم کاتەیە کاقەیوم وەروەکە ئەزانی کە ئەوان هەمیشە کوتانیان هەیە کوتانی ماگانەیان هەیە ئەو کوتانەش وەرئەگرن و چۆن بتوان لە ڕێگەی خواردنیان چی باشە بۆ ئەوان ڕاستی خانمی دووگیان باش حەقە دوو بەرابەری کەسەکانی کە ئاگای لە خۆی بێ خۆی بەهێز بکات بۆ لە ڕێگەی خواردنەوە هەم بەڵێ لە ڕێگەی خواردنەوە بێگومان قابل لە خۆ بچی هەم بۆ خۆی هەم بۆ کۆرپەکەی باش ئەبێ دوو ئەوەندە باشە ئێمە ئەڵێین با زەڵاتەیەک تەنها زەڵاتەیەک پێشنان بەڵام ئەو نە بێچکە لە زەڵاتەکە با نەچێتە سەر سفرە تەنها ئەو چەرەساتەی کە باست کرد چەرەساتەکە زایدەن سێوێک ئێتر یەکێ لە میوەکان کە خۆی ئارەزوولیەکە مێوش بوو هەنجیر بوو کشمیش بوو هەر شتێک بوو بەڵام نەچێتە سەر سفرە ئەو خواردنی کە ناومان ناوە خواردن و کە بەڕاستی ئەتوانی بڵێ شتێکی ئەوتۆ نییە تەنها ورکپڕکردنە مواد مالێە چ فاسولایە چ برنجە چ هەر شتێک لەوانە بگری خواردنی ڕاستەقینە چەرەساتەکانن بۆ ئافرەتی دووجان بە گوێز بندوق بستە بادەم هەر شتێک لەو بابەتە گوێز هەر گوێز بابانە خۆی تێ بکە زایدەن مێوژێک کشمیشێک هەنجیرێک سێوێک بۆ ئەو پێویستە زۆر پێویستە چونکە ئەو ناتوانێت وەکو پێویست بەهاراتەکان بخوا لەوانەیە بۆی خراپ بێت کەواتە ئەو ئەبێت دوو بەرابەر ئاگای لە خواردن خۆی بێت ئێمە توانین بە قاپێ زەڵاتە با بڵێن بەرگی خۆمان بەهێزکەین بەڵام ئەو قاپە زەڵاتەکە بەس نییە بۆی ئەبێ بەهاراتەکانیش لەگەڵا بێت یاوەڵان بەهاراتەکان لەوانەیە زیانی هەبێ بۆی لەبەرەوە پێویستە بە شتەی باشتر خۆی تێ بکات نەک بە چێشت و گۆشت و فاسولا و ڕۆنە بێماناکە زۆر باشە کاخێم برۆکلی چی دەسەر برۆکلی باشەم بیرم خستیتەوە سوودەکانی برۆکلی بزانین چییە یان لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی شۆنە زۆر باز لە برۆکلیەکرێت کە بخورێت بروکلی یەکێکە لەو خواردانەیەکەوە وەکو کەلەرم بەکاری بێنە بۆ بەرگری بەهێزکردن تەنانەت باس کراوە بۆ سەرەتان جی خانەی سەرەتانی وەکو کەلەر وەکو لیمۆ وەکو پیاز وەکو سیر بروکلی یەکێکە لەو خێزانە بەس چۆن بخورێت بەزەڵاتە حیفە تۆ بیکوڵێنیت ئەگەر کوڵانیشی دەڵێ مەی کوڵێنە چ بروکلی چ قەرنابیت ئەڵێ مەی کوڵێنە بەس چۆنە لەنا ئاوێکی گەرما بیهێڵەرەوە کە کاتێک ئاوە گەرمەکە لە کوڵ ئەتەوێت داگری لەو کاتە لەنا ئاوە گەرمەکە بیهێڵەرەوە تاوە ئەو کاتە بەزەڵاتە خۆی چار چۆنی بەکارێنی توانی بەکاری زۆر باشە یەک پرسیاری تر کە قەیوم خواردنە وشکراوەکان بۆ نمونە باسی کشمیشە کرد یان زۆر جاکەیەکێک ڕێژەی ئاسن لە مابڵێ مادەی ئاسنە لەش یاکەم بێ پێی ئەوترێت دەڵێ هەنجیری وشک بخۆ ئەم میوە وشکراوانە یاخود ئەم خواردنە وشکراوانە هیچ بەها خۆراکی کەم نابێتوانێ با مادەی ئاسن لەبیر نەچێ باش لە زۆربەی کتێبەکانە ئەڵێ سەیری کەوەر بکە لە چی یەچێت کەوەری تەشبیه کردو بە مەخزەنی ئاسن مەخزەنی ئاسن تەسەوورکە باوەڕ ناکەم بەدەگمەنە شت هەیە بەڵام من ئەگەر باسیکەم لەوانەیە خەڵک دەستی نەکەوێت لەبەرەوە هەر باسی ناکەم شت هەیە کە لە ئاسنا دەوڵەمەندە بەڵام کەوەر ئێجگار باشە بۆ ئاسن بۆ مادەی ئاسن و لە هەموو شوێنێکیش دەسەکەوێت ئەو کەسەی کەوا نەقسی مادەی ئاسنی هەیە و بۆتە هۆی ئەوەی کاتوشی کەم خوێنی بکات و دنیا با بڵێن زیان لاوەکی تریژ لە ئەنجامی کەم خوێنی و مادەی ئاسنەکە دروستە بێت کەوەر بەکاربێنێ خۆ ئەگەر مایدەی گەدەی تاو نەبوو ئەتوانێت ئاوی کەرەوە کەوەرەکە بگرێت ئاوکەی بەکاربێن ڕۆژی دووسێ جەجاری ڕبع پیاڵەیەکیش بێت زۆر زۆر باشە لەوانەیە بە چەپکێ کەوەر ئەنجاگە ڕبع پیاڵەیانی پیاڵە ئاو باتێ بارحاڵ
یعنی سەر ئەو خواردنانی کەوا وشکراون بە تایبەتی میوەکان هیچ میوەیەک بە وشکردن بەهای خۆراکی خۆی لەدەست نادات بەڵکو بە پێچەوانەوە بۆ چونکە تۆ کاتێک کە ترێ وشکەکەیت ئاوەکەی ئەڕوا پێ کاتەکەی چڕە بێتەوە ئەوانێتە دەوڵەمەنە بێت یعنی تۆ مشتێ مێوش بخۆ خۆگەر بە قسایی بێت زۆر زۆر باشە وەکو وایە دووسێ هێش و ترێت خواردبێ ئەمە بۆ هەنجیری شەر بە هەمان شێوە بۆ هەموو میوەکان بە هەمان شێوەیە بەڕاستی ئەگەر کەسێک بێ بەرگری جەستەی خۆی بەهێز کات چێشت و گۆشت و مریشک و نازانم برنج و فاسڵ ئەمانە بەرگری بەهێز ناکەن بە هیچ شێوەیەک زەڵاتەکە ئەم میوە وشکانە چەرەساتەکان باشە زۆر باشە زۆر جار باس لە خواردنی بەیانە یا بڵێ خواردنەوەی بەیانیان نەکرێت کاڵێ لیمو و نەعناتێکەڵ بکە لەگەڵ ئاوێکیش لە تێنە لە بەیانیانە ئەم سوودەی کە لە بەیانیانە بخورێتەوانە سوودەکەی لە چیایە؟ ئەگەر بەگەدەی خاڵی بخورێت بۆ نمونە لە تێک لیمۆ تۆزە بیچنە لە ناو قۆریەکە لە کۆتاییە هەندێک نانای وشک بکەیتە ناوی یانەگە ناناکە تەڕ بە ناناکەشی لەگەڵا بێ ئەمە بەڕاستی چایەک ئەجگار بە نرخە بۆ کاتی هەڵامەت بۆ ڤایرۆس بۆ ئێتیابات بۆ سەرێشە بۆ پاکردنەوەی جگەر بۆ گورچیلەم بۆ میزەڵان بۆ سیەکان بۆ خوێن بۆ هەموو جەستە سوودی هەیە تەنانەت دەگەر بێت و بیپاڵەویت و تەبەن بەساردی مەساجێکی دەموچای پێ بکەیت زۆر زۆر باشە ئارامکەرەوەشە لامان کاتە باش یعنی بەڕاستی ئەگەر بێ ئێمە ڕابین چای جاکەتر بەیبوونە بوو جاترە بوو ناو لیمۆکە بوو کە جەنابەت فەرمووت یان نانا و لیمۆ بەسڕە بوو ئەمانە ئێزگار بە نرخن جا خۆی ماگەرمانەمان بەکاربێنایە ئەستای هەموو قەڵە و زەخت و جەڵتە و چێ نابوو لە وڵاتمانە هەندێک وڵات هەیە شارەزای لە سروشت بەڕاستی وەزعیان زۆر زۆر باشتر تا ئێمە قەڵەومان زۆر وڵات هەیە ئێمە قەڵەومان زۆرە جەڵتەمان ێزگار زۆرە لە 25 ساڵی ئاڵە زەختم هەیە شەکرەم هەیە دنیای نەخۆشی ڕووی تێ کردو بۆ چونکە بەڕاستی نامانێت شارەزابین لە سروشت وەکو پێویست حیفە بەڕاستی کاقیم هەر نەباسی هندستانم کە هندستان هی ئەوەی لە چا ئۆیا کە ڕێژی دانیشتوانیان زۆرە ئەم نەخۆشیە زەق و دیارانیان تیا دەرنەکەوتووە باشەی ئەوەیە کە بەهارات زۆر بەکارهێنانیش هەر لەسەر ئەمە هەسارەیە ئێمەژین ئەم ڤایرۆسی ئێمە وا لای ئێمە بووەتە دێوەزمەیەکی گەورە لەواتە لە وڵاتێکی هەژارنشینیشن وڵاتێکی هەژارنشینیشن بۆ هەم پرسیارە زۆر گرنگە بۆ تونی زۆر بەکارهێنن بەهاراتەکان زۆر بەکارهێنن تەنانەت لە ناو نانەکەشیان تونە یعنی بە ئێمە ناخورێن نانەکەشیان چەند بە نرخە تۆ کاتێک کە تونی زۆرت بەکارهێنا گەدەت ڕایەت هەموو لەشت ڕایەت بۆ دڵت چەوری نانیشێ چەوری زیادە بێشەوە لە لەشتا نانیشێ ئەو کاتە تەوژمی خوێن بەرز نابێتەوە زەخت دروست نابێ دڵت مانو نابێ پەکت ناکەوێ بەرگریت بەهێزە بەڕاستی حیفمە یعنی بەقی ئەمە خۆ باراتەکان هەمووی تایە کەچی بەداخەوە کاقیمە گەر بێنەوە سەر خواردن و ڕۆکەکان چەوەنەر و گوێزەر تا چەند گرنگە بۆ بەهێزکردنی بەرگری ئەو زەڵاتی کە باسم کرد با گێزەری تیابێت بەڕاستی خەیارم نەوت خەیار بە هیچ شێوە باز مەکە خەیار ئێستا کوا کاتی خەیار لە زەویە هەیە لە شارە زورە هەیە لە ڕانیە هەیە لە سروشتی ناو نایلۆن ناڵێم نایلۆن پڕێتی لە موادی کیمیاوی و لە قڕکەر و لە ینی بە موادی کیمیاوی قەڵەو کراوە ئاوسێنراوە تامی هیچ سوودیشی نییە من تکاکەم جوتیارمان با ئیتر چۆنە لە ئاوڕ لە سروشت باتەوە کاکە با 1000 کیلۆ خیار نەبێ با 500 هەبێ بەڵام خیارەکەت با سوودمەند بێت بۆ ئەوەندە موادی کیمیایی بەکارێنیت خێری ئەوە نەنووسێکە ئەم هەموو دیکمایەنێتە وڵاتەوە بەڕاستی خێری نەنووسی شتێکی باشی نەکرد شتێکی خراپی کرد لەلایەکە ڕۆکەکە و بەدابینەکان لەلایەکی ترەوانێ تامی هیچ نایە من پایست تێپەڕویستانات تا خیاری خۆمان پێگادەست بۆ خیار نابێت چونکە زانم کە خیار نییە کە مادەی کیمیایی دروستکراوە بەرحەڵ گێزەر زۆر باشە لە ئەو زەڵاتەی کە باسمان کرد با گێزەری تیابێ ئەتوانێت بروکلی تیابێ قەرنابێتی تیابێ کەلەرمەکە پێویستە سیر و پیازەکە پێویستە سەوزەکانی تریش بە ئارەزوی خۆت
کەرەوزە نعنایە معدەن هەرچیت بەردەست کرد بەڕاستی ئەوانش زۆر باش زۆر باش دەستەکانە خۆش بێ کاقیم زۆر سپاس مادومان کردی بە ئومێدیەوەی کە تەواوی هاوڵاتیان گوێبیستی وتەکانی بەڕێز ببێتن گوێبیستی ڕێنمایەکان ببێتن زۆر سپاس بۆ قەیوم عەبدولکەریم و ڕۆکناس مادومان کردی بەڵێ خۆشەویستان ئێستا شەچی لە لای بڕگەیەکی تری پرۆگرامەکەمانش بڕگەی ڕێنمایی تەندروستی بە پێکەوە بینەری بین و دواترە گەڕێن وڵاتان. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش هیوادارم هەموو لایەک تەندروست باش بن پێم خۆشە لە بڕگەی تەندروستی ئەم جارەیە باسی تیفە و حەماڵتاتان بۆکەم کە دوو نەخۆشی تقریبن لە وەرزی بەهارە سەر ئەدەن و پەیدا دەبن. تەبعەن ئەم دوو نەخۆشیە تا ڕادەک لە منتیقە کوشتکاڵەکانن بە شێوەی عام زیاتر ڕەبتی بە مەڕ و ماڵات و ئەو خواردانەیە کە ئینسان وەری دەگرێت لە مەڕ و ماڵات ئەو خۆراکانی وەک سپاییە وەکو پەنیرە وەکو ئەو نڤشکە ئەو شتانەی کە بەرهەمی حیوانی زیاتر ئینسان سوودی لێ دەبینێ زیاتر ئەگە بێت و ئەو خۆراکانە نەکوڵێندرێن دەبێتە سەرچاوی ئەو بەکتریایە کە پێ دەڵێن سالمۆنەلا کە دەبێتە هۆی سەرهەردانی گرانەتە واروها خواردنی گۆشتی نەکوڵاو بە تایبەتی گەز و کەباب و یاخود دەست لێدانی ڕاستەوخۆی مەڕی ماڵات بۆ نەشوانە کە زۆر نزیکە لە مەڕ و ماڵات یاخود ئەو کەسانی لە دوکانی گەز و فەلافڵشتی شەکەن ئەو گەزەی کە ناکورێ تا ڕادەک ڕاستەوخۆ بەکاری دێنی دەیخۆن پێشەوەی بە جوانی بکوڵێ یاخود ئەو کەسانی کە لە مەعمەلخوری شەکەن ڕاستەخۆ دەستیان بەر ئەو کورکەی ئەو مەڕە دەکەوێت لەوانەیە زۆر لە زۆرەکان ئەو بەکتریای هەرگرت پێ ئەم کورکە غەیر ڕاستەخۆ بگوازرێتەوە بۆ کەسەی کە تەعاملی لەگە دەکات بۆیە لە وەرزی بەهارە دەبێت زۆر ئاگامان لەو نەخۆشانە بێت چکە بەکتریایینە بەکتریا گرام پۆزیتیڤ ئان گران نێگەتیڤ چۆن دەرێت سەریع لە گواستنەوەی بەکتریاکی زۆر چالاکە و عیلاجەکەشی تا ڕەدە قورسە جار هەیە نیشانەکانی بە سەرێشەکی تون دەست پێ دەکات یاخود زگسوو ڕشانەوەکی توند خاستن تایفۆید کە سەرێشەکی زۆر بەهێزی لەگەڵا دەبێت پشێشە لەگە دەبێت قازیێشە ناو ئێسکی دێشێ لەوانەیە ئاخیریەکە زۆر بەهێزیکە عیلاجی خۆی نەگاتێ خاستن لە تەمەڵی چۆن دەرێت تەمەنێکی بچووک تووشی ئەو کەسە بێ لەوانەیە تووشی هەوکردنی پەردەی دەماغیکە لەوانەیە عیلاجی نەگاتێ دوور بێ لە خەستەخانەکان نەخۆشخانەکان نەگاتە دکتۆری تایبەتی خۆی لەوانەیە تووشی مردنی بکات تا داڕادەک ینی زۆر بەهێزە بەکتریاکە بۆیە دەبێ ئاگدار بن ئەو شتانی کە بەکاری دێنن بە تایبەتی سپیایی حیوان زۆر بە جوانی تەعاملی لەگەر بکەن شیر و ماستە و گۆشتە و بە جوانی بکوڵێندرێ اینجا بەکار بهێنرێت بۆ ئەوی هەموو لایەک سەلامەت بێ ئینشاءالله پێم باشە باز لەوە بکەم کە زۆر کەسەیە کە تووشی تایفۆید بۆیان حەماڵتە چۆتە لای دوکتۆر لە دوکتۆرەکان یاخود عیادەی لا کۆڵانەکان بەبێ فەحز ئەو کەسە بەڕێکراوە عیلاجی دراوەتێ بەڵام چۆن دەرێ بۆتە هەڵگری ئەو بەکتریایە بۆتە منبعی ئەو بەکتریایە بەبێ فەحز عیلاجی وەرگتووە چا نابێ بەردەوام تووشە بێتەوە بەڵام ئەگە بێت و لە سەرەتا بە وردی تەشخیصێکی جوانی بکەیت بە وردی دیاری بکەیت و پاشان دکتۆرە باتنیەکە عیلاجی باشی بۆ بنووسێ و زۆر بەسەرکەوتوی زۆر بە جوانی سادە بێتەوە و دێتەوە ناو کۆمەلگا احتیادی نەخۆشیێکی زۆر ئاسانە و نەخۆشیێکی خەتەر نییە و هیچ ترسناک نەبرێ ئینسانەکان لێ بترسێن و سەردانی نەخۆشخانەکان نەکەن لەو کاتەدا.
بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەری دومی پرۆگرامەکەمانە ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر جوانکاری ددان. بزانین ئایا جوانکاری ددان چییە و چی دەگرێتوانێت لە هەمان کاتدا ئایا جوانکاری بۆ ددان پێویستیە یاخود بڵێن ئەبێت گرفتێک لە دانەکە هەبێت ئەو کاتە جوانکاری ددانی بۆ بکرێت یاخود هەروەکو لە ناوەکەی خۆیەوە دیارە جوانکاری بۆ ئەو کەسانە شەکرێت کە دانیان جوانە بەڵام دەیانەوێت جوانتری بکەن و لە هەمان کاتدا جوانکاری دان لە چ تەمەنێکەوانێت لە مناڵدا ئەتوانێت جوانکاری بکات یاخود نا. بێگومان کە ئەمیش لە کاتێکدا دەبێت کە هەروەک دەزانین کە زانستی پزیشکی پێشکەوتنی بە زۆر باش و گەشەسەندی زۆر باشی بەخۆ بینیوە بە تایبەت لە بواری جوانکاریدا کە بێگومان جوانکاری ددانیشکە بەشێکە لە بواری جوانکاری لە مرۆڤدا بۆ ئەوی کە بە تەواوی کە وەڵامی ئەم پرسیارانە وەرگرین بە وردی گفتوگۆ بکەین لەسەری میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەرهەم بەهرۆزمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕن لە جوانکاری و چاندنی ددان و لە هەمان کاتدا مامۆستایی زانکۆن. دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیت باش. بەیانیەوەش باش، زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بزانین جوانکاریدان چییە و کێ پێویستێتی بۆ کی ئەکرێت؟ بەڵێ جوانکاریدان خۆی ئەو کەسانەی ینی کە زۆر هەیە کێشەی دەمودانیان هەیە دەمودانیان خواروخێچێکە ئەیا ڕەنگی دانەکانیان باش نییە بەس پێشەوە ئەبێت دکتۆر پشکنینی بۆ بکات ئەگەر هینەکەی حاڵتەکەی ئەوە بێت کە دەستکاری دانەکانی کرێت جوانکاری بۆ بکرێت ئەو کاتە جوانکاری دانەکانی بۆ ئەکرێت و هەشە ینی دانەکانی خۆی پێشتر دانی کەی هەبوو دانەکانی پێشتر دانی ینی تاقمی جوڵای هەبووە ئەتوانێت ئێستا ینی جوانکاری بۆ بکرێت بەوەی کە شێوازێکی تر لە داندروستکردنەکە هیچ چاندنی دانا ئەو کاتە دانەکانی سابت ئەبێ و چەندانێکی چاندنی بۆ کرێت ئەو کاتە بە شێوەیەکی جوانتر دەرەکەوێت. باشە کەس هەیە هیچ گرفتێکی تەندروستی لە دانیان نەبێت بەڵام دانی خۆی جوامێ بێوێت جوانتریکە؟ هەیە بەس خۆی وا باشترە ینی دکتۆر پشکنینی بۆ بکات ینی شتەکان وەکو باو نەبێت ینی هەچ کەسێک بڵێ ئەم نەمێ جوانکاریدانکان بێت پێشەوە دکتۆر پشکنینی تەواتی بۆ بکات ئەگەر دانەکانی پێویستی پێ بۆ ئەگەر دانەکانی خوارەخێچێکی هەبوو بە دانغواستکردنەوە چاک نەبووە ئەو کاتی نەبوو کە ماوەیەکی زۆر بە تەل بە دانغواستنەوە چایکادیا دانەکانی خۆی ڕەنگی جوان نەبووە هەیە دانەکانی بچووکە هەیە دانەکانی گەورەیە لەم حاڵتانە ئەتوانێت بە جوانکاری دانی بۆ بکرێت بەس بۆ هەموو حاڵەتێک و بۆ هەموو کەسێک و بۆ هەموو تەمەنێک ضرور نییە ئەین زیاتر لە تەمەنی گەورەکانە ضرورە کە دانەکانی خۆیان لێ ڕۆشتوای دانەکانی خۆیان شکاوە ینی یەکێک ئەگەردانی کێشەی نەبێت نابێت ئاین دەستکاری نەکرێ باشترە دانی خۆی. لە چ تەمەنێکەوە دکتۆرە توانێت جوانکاری بۆ دانی بکات یاخود ئەو کەسانی کە هاتوونەتە لای ئێوە چۆن بووە؟ وڵای خۆی ئێستا شتەکە وەکو باوی لێ هاتووە هەموو کەسێک حەزی لێ بەس خۆی وا باشترە لە تەمەنێکی ینی سەروی 25 ساڵە و دانەکانی خۆی ئەگەر بە دانغواستکردنەوە یا دانەکانی خۆی ئەگەر کێشەیەکی زەردی هەبوو یا کێشەیەکی شکڵەکەی هەبوو ئەو کاتە جوانکاری دانی بۆ بکرێت. باشە ئێستا ئەگەر بینە سەر ئەوی کە بزانین بڵێ جوانکاری دان چیەگرێتەوە چەند جۆری هەیە؟ بەڵێ جوانکاری داوەک باسمان کرد خۆی ئەچێتە بابی دروستکردنی دان و ئەوانەوە کە چەند شێوازێکیە شێوازی هەیە بەس دانەکە دروست ئەکرێت شێواز هەیە بەس بەشێکی دانەکە دروست ئەکرێت شێواز هەیە عنی دانەکان بە دانی سابت دروست ئەکرێت هەیە بەدانی سیار دروست ئەکرێت و کوتاقم هەیە بە چاندنی دان دروست ئەکرێت هەیە بەس دیوی دەروی دانەکە تەبەقەیەکی بۆ دانرێ ئەمانە چیان پێ هەمووی چەند شێوازی ئێمە ئەگەر باسی بکەین ئێمە پێشتر دروستکردنی دانمان هەبوو بە دانی سابتمان پێوە دانی جێگیر لەگەڵ دانی جوڵاو کە دانی تاقممان پێوت پێشتر کۆنوا بوو دوای ئەوە فترەی کە ئەوە بوو کە چاندنی دان هات ینی دروستکردنی دان هەیە بە چاندنی دان هەیە تا هەڵادێکی زۆر دروستکردنی دان بە دانی جێگیر و دانی جوڵاو یعنی سابت و دانی تاقم کەم بۆتەوە لەگەڵ ئەوە ئێستا دانەکانی کە هەیە دروستکردنی هەیە دانەکان بە پێشتر بە ڤینیر هەبوو ئێستا شێوازی کە هەیە کە لومینەری پێڵێن هۆلیسمایلی پێڵێن کە بەس تەبەقەی دیوی دەری دانەکە چاکرێ و جوانکاری بۆ ئەکرێت. باشە دکتۆر هۆلیسمایل لەگەڵ ڤینێرە جیاوازە یاخود ڤینێر بەشێکە لە هۆلیسمایل؟ خۆی پێشتر دروستکردنی دان هەبوو ڤینیر بوو کە زیاتر دانەکان لێ ئەژیرە ئەو کاتە ڤینیر شێوازێکی باش بوو بەس تۆزێک زۆرتر لە دەستکاری دانەکان ئەکرا و شێوازێکی ئەستوریە بوو دوای ئەوە لومینەر هاتوو ئەنجا دوای ئەوە کە هۆلیسمایل هاتووە کە شێوازێکی هەر ڤینیرە بەس فەرقیە تەبەقەیەکی تەنکەوت تا بتوانیت زۆربەی کەسەکان ئەگەر پشکنی بۆ کرێ پێویست بکە لێ نەگیرێ باشترە ئەو شێوازان هۆلیسمایلی پێوترێت. بەڵێ زۆر باشە دکتۆر هیچ یاسا و بڵێ ڕێکاریان بڵێ پێوانەیەک هەیە کە پزیشکە بەڕێزەکان لە کاتی جوانکاری دانا کاری لەسەر بکەن؟ بەڵێ خۆی وا باشترە ئەگەر نەخۆش بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی
سەردەمیانە بۆ شێوازێکی نۆرماڵە دانەکانی دەستکاریکارنێک ینی بە شێوازێکی ینی وەکو کۆپی لێبێت ینی خۆی شێوازی دانەکان فەرقیە لە دانەکانی پێشەوە ینی ئەو دوودانەی پێشەوە زیاتر ئینسایزەرەکانی کە پێوترێ گەورەترە دوای ئەو بچووکترە دوای ئەو دانە بەڵەرەکان کە کەڵبەی پێوترێ ئەوانە دانەکانی تیژە ئەوانەی پشتەوە فەرقی بە شێوازێکی وابێت نمونەت لەگە خۆت هێناوە هەر لەسەر نمونونەکان ئێستا ئەم شێوازی دانەکان ئەگەر سەیری بکەین دانەکانی پێشەوە دانەکانی ئەم دوو دانیان گەورەترا کە پیاوانێکی ستاندارد هەیە دکتۆر یاخود بەپی کەسەکە ئەگۆڕێ ناخۆی ئەمە پیاوانێکی ساندەر هەیە کە شێوازێکی پزیشکیە کە ئەم دوو دانە کە دانی بەغەری پێوترێت ئەمە دانەکانی پێشەوە ئەم دوو دانیان گەورەترە دوای ئەو دوودانەی کە وەکو ئەو بەست تۆزێک کورتترە مەکانی دیاری نەکراوە چەند ملیم بەڵێ ئەمە 2 ملیمی فەرخە ئەو دوانەی 2 ملیم لەمانە درێژترە ئەمەی کەشیان کە کەڵبەکانی پێوترێ وەکو دوودانەکەی یەکەمە بەس شێوازەکەی تۆزێک شێوازێکی هەڵێکی نیە شێوازێکی تیژیە ئاین بەم شێوازە بکرێت باشترە ئەو کاتە دانەکانی خۆی ئەگەر بچووک بێت یا دانەکانی خۆی ئەگەر کورد بێت کە بیکەی بە شێوازێکی وابێت بە شێوازێکی تەبیعی دەرکەوێت نەک شێوازێک بێت کە ئەم دانانە هەمووی لە ئاستیەک بێت ئەن شێوازێکی وابێت کە هەستکەی ئەو کەسە دانی تەبیعیە بەس لەگەڵ ئەوەش بیگەینتر شێوازێکی جوانکاری ئەگەر دکتۆر باسی دان کورتی بکە ئەگەر کەسێک دانی کورت بێت دانەکەی نازانم نەهاتۆتە خوارەوە یان بەشێکی لە پووکەکەیان بەجێماوە یا هەر خۆی دانەکان بچووکە ئەوە شێوازێکی لەوانەیە شێوازێکی بۆ ماوەی بێ دان زۆربەی ئەچێتەوە بۆ ماوەی سەردایک و باوکو سەر شێوازێکی بۆ ماوەیش کاریگەری لەسەر بۆ ماوەی زۆر کاریگەریە لەسەر شێوازی دانەکان لەسەر جۆرێتی دانەکان لەسەر شکڵی دانەکان هەیە ینی خۆی دانەکان هیچ کێشەی نییە بەس دانەکانی کورتە هەیە ینی دانەکانی ئەتوانێت و کاتە سیر بکرێت ئەگەر لەگەڵ خۆیان بگونجێت ینی ئەو کەسە خۆی شکڵێکی گەورەی هەبێ دانەکانی کورد بێت یا ئەو کاتە زۆر دەرکەوێت کەم دەرکەوێت ئەتوانی نەشتەرگەری پووکی بۆ بکرێت دانەکانی کە لێرەوە نەشتەرگەری پووکی بۆ ئەکرێت دانەکان لێرەوە نەشتەرگەری پووکی بۆ ئەکرێت تۆزە دانەکانی درێژتر دەرەکەوێت پووکەکەی بۆ بەرزەکرێتەوە بۆی زیاتر دانەکانی دەرکەوێت یا هەشە بە ئەکسەوە دانەکانی زۆر دیارە ئەو کاتە ینی بۆکو لێوی ئەمەلیاتی بۆ کرێدا ئەگرێت ئەو کاتە دانەکانی کەمتر دەرەکەوێت یان بە هەردوو شێوازەکەیە هەیە دانەکانی زۆر کەم دەرەکەوێت هەشە دانەکانی زۆر دەرەکەوێت ئەگەر کەسێک دانەکانی بچووک بێت ئەو کاتە چارەسەرەکەی گوتمان ئەگەرێکێک دانەکانی بچووک بێت ئێمە ئەتوانین ئەمەلیاتی نەشتەرگەری پووکی بۆ بکرێت ئەو بەرزەکرێت لەگەڵەوەشە ئەو شێوازی جوانکاریە کە ئێمە وتمان ئەتوانێت دانەکانی تەبەقەیەکی بۆ دامێت چووکەکەی مەبەستمەوە نەبوو کە کەمی دەرکەوت بێ مەبەستمەوە یان خۆی دانی وردە بەڵێ ئەو کاتە وەک گوتمان پووکەکەی بۆ بەرزەکرێتەوە ئەو کاتە دانەکەی درێژ نابێت تۆزێک زیاتر دەرەکەوێت باشتر لەگەڵەوەشە جوانکاری بۆ ئەکرێت بۆ شێوازی وتمان بە هۆلی سمایل یا بەڤینیر دانەکانی تەبیعی دەرەکەوێت زیاتر درێژی ئەکرێت دکتۆر هەر ئەوەی کە بەدەستەوانەیە هەندێک کەس هەیە کەڵبەی پێڵێن کەڵبەکانی درێژترە لە دانەکانی تری لەو کاتە چارەسەر خۆی کەڵبەکان لە دەموچاوە دوو ئیشی سەرەکی هەیە یەکەمیان شێوازێکە بۆ ئەوەیە پاراستنی قەوسی دەموچاوە کە لێرە ئەو کەڵبانە ینی درێژترین دانە لە دەمودانە لە جسمانی خۆی 25 ملیمە زۆرجار لە 25 دکتۆرۆش ڤیدیۆیەکە لە شاشەکە بینین ئەوەیە دانەکانی خۆی کە کورتە دەستکاری ئەکرێ و بۆی هۆلیسمایڵی بۆ بکرێت یا ڤینیری بۆ بکرێت ئەودانەکانی بۆی دکتۆر لە ڤیدیۆکەیە ئەو تۆزەی کەرتە بڵێ دانی پێشەوەی کەرتێکی لێ بۆتەوە تر ئەگەر شکا بێت یان هەر زگماک خۆی وابێ ئەمان چۆن چارەسەر ئەماتوانین ئەوە بە پەڵکردنەوەی دان بە پەڵکردنەوەی سپیچە ئەکرێت بەس کێشەی ئەوە ینی پەڵکردنەوە شێوازێکی هەتایی نییە زۆر جار دوای 4-5 ساڵ ڕەنگی تێگەچێت لەبەر ئەوە بەو شێوازەی کە کەوتمان هۆلیسمایڵ یابنیت ئەوە شێوازێکە زۆر جار لای دکتۆرەکە ڕاستەوە خۆ دروست ناکەینێری بۆ مختبەر ئەو کاتە لە تاقیەکە هێتەوە دائەندرێت شێوازێکی جوانتری هەیە و شێوازی نەحتی زیاتر تیاکراوە زیاتر ئەمێنێتەوە ڕەنگی تێک ناچێت ئەو کەسانی کە ئەو پارچە دانیان بڵێ بەڕێستان کە بۆیان چاکەن و بۆیان دانێن لە کاتی خواردنە هیچ گرفتێکیان بۆ دروست نەخەر هیچ گرفتێکی نییە و لەگەڵ ئەوە شێوازێکی جوانیە بەس ئەوەیە لەوانێت دوای چەند ساڵێک ڕەنگی تۆزێک تێک بچێت ئەتوانێت بە پۆلیشکردن پاکرێتوە جارێکە پڵکردنەوەکە بگۆڕێتەوە هەر بەڵەیەکی وەکو دانەکانی خۆی زۆر حاڵەت ئەگەر ئەو بۆ پارچەی کەمە بێت ئەگەر پارچەکە زۆر بێت لە 150 دانەکە زیاتریش کابێت وا باشترە دانەکە بۆ شێوازی کەوتمان تەغلیف بکرێت بە جوانکاری بە هۆلیسمایڵ ببینی یا دانەکە گەر لە 170 بەرەو سەرۆشکا بێت ئەو کاتە کەڤەرێکی بۆ ئەکرێت کە کەڤەرەکانی شێوازیە شێوازێ دانی سیرامیکە هەیە دانی کەڤەرەکانە بەستە کیفە بەڵێ کیفە
وا باشترە بۆی کیفەکان چەند جۆری هەیە؟ ئەیش کیفەکانە گوتمان ئێستا دوو جۆری سەرەکیە. جۆرێکیان ئەوەیە کە سیرامیکە و بەشی ژێرەوەی میتاڵی تیا معدەنی تیا، شێوازێکیان هەیە کە زرکۆنە کە شێوازی معدەنی هیچیان نیە و بەقەوەترە. ڤیدیۆیەکی ترمان لە ئێستا ئامادەیە باسە چاندنەوەی دانەکات. دکتۆر چ کاتێک چاندنەوەی دان ئەکرێت یان کێ پێویستی پێێتی ئێستامە چاندنەوەی دانا ینی ئەلەم حاڵەتانە نەخۆشەکە دانەکانی پشتەوەی نەماوە، ئەمە هیچ ناتوانانی دانی سابتی بۆ دروستکرێت. پێشترە وادانی سیاری دروستکردانی جوڵا و تاقم. ئێستا لەم حاڵتا چاندیندان بۆم کەسانە زۆر باشە لە پشتی دانەکانی خۆی دوو کۆڵەکە سێ کۆڵەکە دانەی ئەو کاتە ئەتوانی دانی سابتی بۆ دانیت لەو مشکلە نەجاتێ بێ کە پێشتر هەر ئەوە تاقمی دانی هەبووە دانی جوڵاوی هەبووە. لەم کاتە چاندنی دانی بۆ کرد و دوای دانی سابت دانەکانی دائەندرێت. ئێستا لەو نمونەی بەردەستەوە زام چواردانە بەیەکەوە ئەکرێت بەس بەتەنها بۆ یەکدان یاخود بۆی کەبی بەستی توانێت دانی ئەم لەولاشی پێویستی پێ خۆی ئەگەر یەک دانی نەمابێت ئەتوانێت یەکدان چاندنی دانی بۆ کرێت دەستکاری دانەکانی تەنیشتی ناکرێت. بەس ئەگەر عەدەدی دانەکان زۆر بوت ئەکێتە سەر ئیمکانێتی نەخۆشکە ئەتوانێت هەر دانێک چاندنی خۆی بۆ بکە. ئەگەر زۆر بۆ عەدەکە ئیمکانێتی کەم بەتوانێت و کاتە دوودان سێدان چاندنی بۆ بکە لەگەڵی شادانێک یا دوودام خاتە سەر ئەو دانە سابتەکان کە دانەی چاندنەکان. ئێستا لێرە دوودان چاندنی دانی بۆ کردووە بەس لەگەڵ ئەوە چواردانی بۆ داناوە. بەڵێ باشە دکتۆر ئەو کەسانی کە لە زووە تاقمی دانیانەکە بۆ سەر و بۆ خوار بە تەواوی تاقمی دانیانەکە ئێستا ئەم چاندنی دانە ئەتوانێت بێتە جێگرەوەی بۆ تەواوی دانەکان بۆ دانێک و دوانە. بەڵێ خۆی چاندنی دان بۆ تاقم ینی ئێستا دوو جۆری سەرەکی هەیە. جاران تاقم هەبوو بە هیچ شێوێ نەخۆشکە نەجاتی نابوو لە دانی جوڵاو. ئێستا ئەگەر نەخۆشەکە بتوانێت یان ئیمکانێتی هەبێت یا ئێسقانی باش بێت ئەتوانێت هەر تاقمەکە فڵی بالای بات هەمووی چاندنی دانی بۆ بکرێت. حاڵەتێکی کەشێ لەو حاڵەتانە ئەوە پشکنی بۆکرێ بۆ بازی حاڵەتە ئەتوانێت چەندانێکی بۆ چاندن بکرێ وەکو کۆڵەکە و کاتە تاقمەکە ئەبەسرێت لە چاندنی دانەکان بەزە و کاتە تاقمەکەی جێگیرتر ئەبێ وەکو دانی سابت دەبێت. ئێوە هەستەکە دانی خۆیت بەس ڕەنگەمە زۆری تێبچێت دکتۆر. خۆی ناڵم کە چەند کۆڵەکەیەکدا بنرێ باشترە وەک لەوەی هەمووی چاندنی دام. زۆرەکەم بەستم لە ڕووی پارەوەیە لە ڕووی باشە دکتۆر ئەو کەسانی کە ئێنە لای بەڕێستانیا چارەخواز نیانەوە کە دانیان بۆ چاکن و جوانکاری دانیان بۆ بکەن هیچ ڕێکاریەک یا هیچ هەنگاوێک هەیە کە چارەخوازەکە وا پێویستکە پێشتر ئەنجامی بە یاخود کە ئێنە لای ئێوە سەرەتا چیان پێڵن؟ ئێمە پێشەوە نەخۆشەکانەوێ ببینیرێن و پشکنینی تاواتیان بۆ بکرێ جا لەگەڵ ئەوە ئێستا وەکو بڵێ فلیم هەیە ینی ئەشعا هەیە بۆ نەخۆشەکان ئەگیرێ بە تایبەتی بۆ چاندنی دان و ئەوانە پێشەوە فلیمی بۆ ئەگریت ئەشعی دانی بۆ ئەگریت ئەگەر تەشخیسی ئەەکەی ئەو کاتە ئەزانی ئێسقانی چەنە ئەو کاتە ئەزانی ئەو پارچەدانەی کە ماوەتی بە کەڵکی ئەد یا بە کەڵک نایەت ئەو کاتە دوای ئەوەی کە ئەشعی بۆ ئیدانی بۆ گرێ قەراری تاواتیەی کە چاندنیدان بۆ چەند دامکەی لەکوێ چاندنی دانەکان دانێ لەگەڵ ئەوە پێویستە کە ئەم شوێنە چاندنی دانی بۆ بکرێ بۆی نەکرێت لەبەرەوە باشترە پێشتر بۆ چاندنیدان نەخۆشەکە فەحس بکرێت بە مازبوطی ئەنجا لەگەڵەوە فلیمی دانی بۆ بژیرێت دوای ئەوە قەرار بدرێت. بەڵێ لەسەر هەر جۆرێک لە جوانکاریەکان بڵێ چارەخوازەکە خۆی هەڵبژاردنەکە لە جۆرەکە یاخود ئێوە بڵێ بەپێی پێویستیەکەی بۆی ڕوونەکەنەوانە چی پێویست بێ پێڵن کە ئەوەت پێویست خۆی وا باشترە دکتۆرەکە قەرارێکی زانستی بات کە بۆ نمونە هەیە چاندنی دانی بۆ ئەکرێت هەشە لەوانێ نەتوانیت چەند چاندنێکی دانی بۆ بکەیت چەند عەدەدێکی کەمی بۆ بکەیت دوایی دانی سابتی بۆ بکەیت هەشە لەوانێ هەر بۆی نەکرێت چاندنیدان کە ئێسقانی هەر هیچ نییە یا بێ زەرعی ئێسقانی بۆ بکەی فترەی کاتی بمێنێتەوە سێمانگ چوارمان دوای ئەوە چاندنیدان لەسەر ئێسقانەکان بۆ بکەیت ئەم حاڵەتانە هەمووی هەیە بەس ئەبێ نەخۆشەکە هاوکاری و کات تێبگات لەگەڵ ئەوەش نەخۆشیش هەیە ینی قەرار ئەوەیە ینی چاندنیدان ئەوەی تەناکێشی چاندنیوان کە نرخەکەی زۆرە ینی ئەو کاتە بێ نەخۆشەکەش هینی خۆی بکات. دکتۆر مەبەستە چی بوو لە زەرعی ئێسقان؟ یاخود چۆن بۆی ئەکرێت زۆر حاڵەتمان هەیە کە نەخۆشەکان ئێسقانی دانی ینی کە ئەو شوێنێت چاندنی دانی بۆکەی ئێسقانی دانی کەمە لەم حاڵتا نابێ ئەکسەر چاندنی دام بکەیت و تا لەو حاڵەتە ڕێژەی نەجاحی زۆر کەم بێت چاندان وا باشترە کە ئێمە ئەشیاء ئەمانگرت فلیمیدا مانگرت
ئێسقانێکی کەمی هەبوو ئەو کاتە نەخۆشەکە لە کاتی چاندنی دانە ئێسقانی دانی بۆکەیت یا ئێسقانی دانی بۆ دانیت ئەوە دروست کراوە هەیە ینی خۆی هەیە بڵێ ڕۆزانی لە نەخۆشە لە چارەخوازەکە خۆی زۆر جار لە نەخۆشەکەش ئەتوانی خۆی وەریگریت بەس وەریگرن لە کوێوەرێگرن ئێمە ئەگە وەریگرین لە ناو دەمی خۆی ئەتوانرێ وەرگیرێت و بۆی دانرێت هەر لەو شوێناکە دانی بۆ کێشی زۆر جار پارچەی ئێسقانە مێنێت و خێتە ئەو شوێنێک کە چاندنی دانی بۆکە ئینجا چاندنی دانیا زۆر کات چاندنی دانەکان وەگوتمان بە حەزری هەیە ئێستا دای ئەنەیەکو پاودەر وایەت لەو شوێنە دایانی بەرز ئەبێتەوە چەند میلیمێک و بەجێ ئێڵیت یا هەر چاندنی دانەکەی لەسەرەکەی ئەو کاتە بەقەوەتر ئەبێت یانی شوێنەکە. دکتۆر چاندنی دان لە سەرەتای دەستپێکردنەوەی هەتا و کاتێک کە تەواو بێت چەندی کات پێویستە؟ چاندنی دان خۆی وا باشترەکە ئەیکەیت ئێستا بۆ بە دوو جۆری ژینجاران یەک جۆر هەبوو کە بەشی نەشتەرگەریەکەت ئەکرد ئێستا بوونە دوای 3 مانگ بەرەو دواوە بۆ 4 مانگ زۆر جار ئەوەسی بۆ 5 مانگ بۆ 6 مانگ کە کاتەکەی لە 3 مانگ تێپەڕی ئەهاتەوە ئێتەوە بۆلات پشکنینی بۆ ئەکرێت و فلیمیدانی بۆ ئەژیرێت ئەگەر باش بوو زەرعەکە لەگەڵ ئێسقانەکە خۆی گرتە بوو ئەو کاتە قەراری بەشی دووەمی بۆ ئەی کە دروستکردنی دانا قاڵبشتی بۆ ئەگیرێت و ئەو کاتە دانەکانی بۆ دروست ئەکرێت لەگەڵەوە شایستە جۆرێکی کە هەیە کە پێڵەن نوعی سریع یعنی کە چاندنی دان هەر بۆ ئەکرێت ئەتوانی هەمان ڕۆژی دواتر قاڵی بۆ بگیرێت دوای هەفتێ دەڕۆشتاوی بەس ئەمە ئەم حاڵەتە ینی بۆ هەموو کەسێ نابێت بۆ کەسانە ئەبێ کە کاتیان نییە بۆ کەسانە ئەبێ کە فترێکی زەمەنی ینی لە شوێنێکە بن و یەکسەر سەفەرەکەن مەجالیانی ئەوە چەند مانگە بێنەوە بۆ کەسانە ئەبێ زۆر جاردانی پێشوانە تەحملی ئەو ناکەن 3 مانگ 4 مانگدانێکی موقەت هەبێت تا دانە ینی بۆ هەموو حاڵەتێک نابێت بۆ زۆر جار بۆ یەکدان ئەبێت یا زۆر جار بۆ دانێک پشتۆ بۆ یەکدان ئەبێت ینی بە پێی هینەکەی خۆیەتی. باشە دکتۆر جیاوازەکان کە باسەکەی ئەویان 3 مانگ یا بۆ 4 مانگی پێچێ ئەمیان کاتەکەی کەمە لە ڕووی تونگوتۆڵی ئەوانە هەر هەمان تونگوتۆڵی هەیە هەمان سوودی هەیە هەمان تونگوتۆڵی هەیە بەزێک کێشە هەیە ئەو شێوازەی کە وەکو ینی بە شێوە عیلمیەکەی کە کاتی بیتێ باشترە بۆ لەبەری تۆ دانێکە بناغەکەی دائنی چاندنی دانەکە دای ئەپۆشیتەوە کە نەشتەرگەری بۆ کرد لەسەر ئێسقانەکە دانە دوای دای ئەپۆشیتەوە 3 مانگ 4 مانگ ئەم شوێنە هیچ زەختێکی لەسەر نییە ئیسراحەت دەکات داپۆشینەکەی چۆنەر بە پووکەکەی خۆی بەڵێ بە پووکەی خۆی داپۆشتێتەوە ئەو شوێنە بەتاڵە بێت 3 مانگ 4 مانگ ئەگەر بەتاڵیش نەبێت دانی سیاری بۆ دروستەکەی بەس لەسەر ئێسقانەکە نییە لەسەر شەیلگەکە نییە ئەو کاتە فترێکی زەمەنی زۆر ینی 3 مانگ ئەو شوێنە ئیسراحەتەکە بەشی بناغی چاندنی دانەکە لەگەڵ ئێسقانەکە باشترێکە گرە زەختێکی زۆر کەمی لەسەرە بەس ئەو شێوازەی کە دائەنرێت یەکسەر بناغەکەی لە ئێسقانەکە و بەشی دومی کە ئەتێ قاڵی بۆ بگری دیارە ئەو کاتە یەکسەر زەخت ئەکێتە سەر چاندنی دانەکە یعنی احتیمالاتی نسبەی نەجاحی کەمترە لەبەر ئەوە یەکسەر تۆ دانێک دائەنەی تازەی نەشتەرگەریەکە بۆ ئێسقانەکە کردووە یەکسەر زەختیشی ئەخەیتە سەر زۆر جار نەخۆشیش نازانێت یەکسەر ئەچێ یەکسەر دەستەکە بە ئەوەی کە وەکو دانی خۆی سێریەکات بەبێ ئەوەی وەقایبکە لە ڕێکەم ڕۆژ دوم ڕۆژەوە لەبەرەوە ئەو حاڵەتانە نسبەی نەجاحی کەمترە زۆر باشە دکتۆر ئەو کاتێک کەمەمانە پێم خۆشە باسێک لە لێزەریش بکەین لێزەر و سپیکردنەوەی ئەمە چاندنیدان ئەتوانین سێر ئەم حاڵتەش بکەین ئەمە نەخۆشەکە لێرە ئێسقانی کەم بووە لە دیوی دەرەوە بۆی کراوە یعنی زیاتر لە دیوی دەرەوە ئەوە بە دانەکان ڕێکراوەتەوە چۆت و ئاستی دانەکانی خۆی هیچ دیار نێت تەبەنەوە ڕەنگەکەی جیاوازە بەس ئەگەر بە مادەیەکی زانستی بکرێت ڕەنگەکەی سروشتیە بێت باشە دکتۆر ئێستا باسێک لە لێزەر و سپیکردنەوەی دانیش بکەین کێن ئەو کەسانی کاتوان ئەوە بکەن خۆی سپیکردنەوەی دانیش ینی ئەچێتە بواری جوانکاری دانەوە کە زۆر کەس هەیە دانی خۆی ئەبێ 6 مانگ جارێک هەموو کەسێک سەردانی پزیشکی دامکە بۆ پاکردنەوە پۆڵیشکردنی دانی ئەوە تقریبان دەرەجێک دانەکانی سپی ئەبێتەوە کرد سوشتەکەی لە ئاچێ ڕەنگ شتەکەی لە ئاچێت دانی سپی بێتەوە بەس لەگەڵا هەیە حەزەکە دەرەجێکی زیاتر دانی سپی بێتەوە ئەو کاتە ئێمە لەیزەریدان بۆ کەسانە ئەکەین کە حەزەکە دانی زیاترشکی LED بەڵێ خۆی UV لایتی پێڵێن بەس هەیە بە شێوازی بیماکەەوە ئەویان بۆ چەندێکەمێنێتەوە ئەو خۆی جۆری هەیە ینی هەیە بۆ ساڵێکەمێنێتەوە هەیە بۆ 2 ساڵ ئەمێنێتەوە بەس لەگەڵەوە لەیزەریدان بۆ هەتایی نییە ینی بۆ بە شێوازێککە ینی لە 2 ساڵدانەیە 2 ساڵ 2 ساڵنی زیاتر نەمێنێتەوە دوای ئەو فترە زەمنی هێتە ئەو کاتێک کە تۆ دانێ چۆن بۆ بیدا دەتوانێت جەلسەیەکی کەی بۆ بکات بۆی ئێستا خەڵک ینی ئەوکو لەیزەریدان چۆتە ئەو بوابەی کە جوانکاری دانەکە و یەکجار دانەکانی بە هۆلیسمالیا بە
کەڤەر ئەیکات و ئیتر ناچێت سەر ئەوەی کە دایم لەیزەری بکات. زۆر باشە دکتۆر لە ئێستا لە سەیدلەکان و ڕەنگە بڵم لە کەمالیاتەکانیشە زۆرجا پۆلیشێک هەیە کە بە تایبەتی خانمان گرنگی پێن بۆ مناسبەکان بەکارهێنن دانیانی پێسپیەکەنەوە ئەمە تا چەند زانستیا تا چەند دروستە؟ خۆی ئەوەیە کە وتمان لەگەڵ لەیزەری دانا مادەیەکە مادەی هایدرۆژین پێرۆکسایدەکە ئەو مادەیە زۆر بەخەوەتە ینی ئەی لە دانەکە جێڵەکە و دوای لایتەکەی لێ اینجا زۆر جار ئەو مادە بە حازری هەیە کە ئەی لە دانەکان فترێکی کەم پێوی بێ فترێکی زۆر پێی بە دانەکان سپی ئەبێتەوە بەس نابێ بەرداوام زۆر بەکار بێ چکە ئەو کاتە دانەکان ناسکەکات و عەزەتی دانەکان ئەیات بە سپی ئەکاتەوە بەسەوە فترێکی کەم کاتی ینی مەبەستمەوە بکە وەکو بۆی نینۆک وایە لە کەمالیاتەکان هەیە بەڵێ بەس بۆیە نییە مەبەستمەوە بکە شێوەکەڵی بۆی نینۆ بەس ئەوەی دانەکە سپی ئەکاتەوە ینی دانەکە سپی ئەکاتەوە مادەیەکە لێ ئەدرێت کە دانەکان سپێکاتە بەس نابێ بەرداوام بەکار بێت نابێت باشە ئەو کەسانی کە لێزەر ئەکەن لە دوای ئەوانە ئەگەر پارێزگاری لە خواردنی خۆیان و لە خواردنەوەکانیان بکەن ئەکرێت بۆ ماوەیەکی زیاتر بمێنێت و کاریگەرێکی زیاتر ئێمە دوای ئەوەی کە لەیزەری دانەکەی بە نەخۆشەکاڵی ئەنی 48 ساعت بۆ 72 ساعت دانەکانی شتی ڕەنگاڕەنگی پێ نەخوات بە هیچ شێوەیەک شتی ئەلوانی پێ نەخوات ئەو کاتە لە بیدایەتە تەسیرێکی باشیە کە دانەکان هیچ زەر نابێت و ئەمێنێتەوە لەگەڵ ئەوشە دوای ئەو فترەیە ئەگەر ئەو کەسە بتوانێت ینی هەر ئەگەر لەیزەریش نەکەوا باشترێک خەڵکە قاوەیەگە خوات چاگە خوا دوای ئەوە دانی غەرغەرەیەک و ئەگەر دانیشی نەشوان ناتوانێت لە شوێنێک بێت بەس دەتوانێت بە ئەو غەرغەرەیە بکە بۆی ئەو زەردیە لە ناو دەمیان نەمێنێتەوە ئەو ترشەڵۆکە دانەکانی ئازنیا و لەگەڵەوە دانەکانی ڕەنگێکی زەردیش نەگرێت. دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ ئامادەبوونێت زۆر سپاس بۆ ئەمێدیەوەی کە هەموو هاوڵاتیان هەموو چارەخوازان گوێویستی وتەکانی بەڕێزت ببێتن زۆر سپاس بۆ دکتۆر بەرهەم بەهرۆز پسپۆر لە جوانکاری و چاندنی ددان لە ئامانکادا مامۆستای زانکۆ سپاس مادومان کردی بەڵێ خۆشەویستان ئەچینە لای پەیامنێرمان تاها لە شاری هەولێرەوە زانیاریەکانی ڕۆژمان پێڵێ تا سڵاو لێ بێ و بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ لە هەولێر چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. بەڵێ چنوور داینتان باش دیارە فۆکسەکان هەمووی لەسەر نەخۆشی و ڤایرۆسی کۆڕۆنایە ئەوە ئێستا لە پشمانە یەکێکی زانایانی ئاینی کوردستانە دیارە بڕیارە پاشکەمێشتر کۆبنەوەک بڕێ بچێت کۆبنەوەی لیژنەی فتووە بۆ بڕیاردان لەسەرەوەی ئایا کۆبوونەوەی یاخۆ ئەنجامدانی نوێژی هەینی لە مزگەوتەکان بەڕێوە بچێت یان پێشتە قسەی زۆر لەسەر کرابوو دوایەوەی کە وەزارەتی ئەوقاف و لیژنەی فتووە بڕیاردان دەکە بەردەوام بێت ئەمڕۆ جارێک کۆ دەبنەوە بۆەوەی لەبەرەوەی کە لە ماوەی ڕابردوو چەند حالەتێکی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کرا دیارە کۆ دەبنەوە دایانێ بریا لەسەر بدەن کە نوێژی هەینی بکرێ یاخود نەکرێت بە تایبەتی دوایەوەی کە دوێن لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لە سنووری پارێزگای هەولێر و پارێزگاکانی تریش پرسە قەدەغە کرا لە مزگەوتەکان لە شوێنە گشتەکان تا دوای نەورۆز دایانێ ڕێوشێنەکان تونتر بکەن بۆ ڕێگەگرتن لە ڤایرۆسی کۆڕۆنا و خۆپاراستنی زیاتر و هاوشارکردنەوەی هاوڵاتیان بۆ ئێمە چاوەڕوان دەکەین پاشکەمێشتر کۆبنەوەی لیژنەی فتووە بەڕێوە بچێت و لێ بڕیار دەدرێ ئایا نوێژی هەینی بەردەوام بێت یاخود ڕاگیرێ بۆ ماوەیەک بە ئامانجی پاراستنی زیاتری هاوڵاتیان لەو ڤایرۆسە دیارە هەردوێنێ دیارە شەو وەزیری تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان کۆنگرە ڕۆژنامەنووسی ئەنجامدا تاکیدی کردەوە لەوەی کە ڕێوشێنەکان تونتر بکرێ بۆ ڕێگەگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و داوای لە چێشتخانە و لە هوتێل و لە هەموو شوێنە گشتیانە کرد کە کلفەلی پێویست بەکاربینن بۆ ڕێگاگرتن لە خۆپارێزی کارمەندان و هاوڵاتیان دیارە هەموو بابەتەکانی ڕۆژ تایبەتە بە ڤایرۆسی کۆڕۆنا و چۆنەتی ڕێگاگرتن و هەروە خۆپارێزی هاوڵاتیان بۆ ئێمەش ساوەڕوانین کە لیژنەی فتووە ئەمڕۆ بڕیارێک دەرکات لەسەر نوێژی هەینی و بە هەمان شێوە وەکو ئاماژەم بۆ کرد وەزیری تەندروستی داوای لە هەموو شوێنە گشتەکان کرد کە زیاتر پابەندی ڕێنماییەکان بن و باشیرەوە کرد تاکو ئێستا 5 حالەت کە لە سنووری سلێمانینە لە تۆمارکای نەکاوانیش لە وڵاتی ئیران گەڕینەوە وەکو ڤایرۆسی کۆڕۆنا و ژمارێکی زۆریش لەژێر پشکنیندان و چاوەڕوان دەکرێت کە ڕێگا بگیرێ و ڕێگا بگیرێ زیاتر ڤایرۆسەکە تەشەرە بکە لە کوردستان و چەندین نەخۆشخانە لە شارەکانی کوردستان لە هەولێریش سەنتەرێکی تایبەت بە نەخۆشی یاخود ڤایرۆسی کۆڕۆنا کراوەتەوە بۆیە حکومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکانیش ئامادەکاری خۆیان ڕاگەیاندووە و داواز لە هاوڵاتیان دەکەن کە پابەندی ڕێنماییەکان بن و ڕای دەگەین کە بەتەنیا بەوان ناکرێت بە کورد پێویستە هاوڵاتیانیش هاوکاریان بێ بە تایبەتی ئەوانی کە لە دەرەوە گەڕاینەوە و
بە شێو لە شێوەکان داخلی هەرێمی کوردستان بوونە خۆیان ڕادستی تیمەکانی پزیشکی بکەن بۆەوەی خۆیان و خێزانەکان و هاوڵاتیانیش پارێزرا بوون لەو ڤایرۆسە پشکنینیان بۆ بکرێ. بابەتەکان وەکو ئاماژەمان بکرد فۆکسەکان هەموو لەسەر نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایە ئەگەر پرسیارەکان نەبێ ئەوە زیاتر بابەتەکان بوو. سپاس بۆ پەیامنێرمان تاها کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرە لەگەڵمان بووی. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای فەرحان لە هەڵەبجەوانێک کەویش بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە و زانیاریەکانی ڕۆژمانایەتێ. فەرحان سڵاو لێ بە بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین؟ بەڵێ چن و سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان. دیارە ماوەی چەند ڕۆژێکە لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە ئامادەکاریەکان دەستێکی پێکردووە بۆەوەی بۆ ڕوبەڕووبوونەوەی با بڵێن ڤایرۆسی کۆڕۆنا. ژوورێکی عملیات لە سنووری پارێزگای هەڵەبجە پێگاتووە. دوو کەرەنتینە و شوێنێکی تایبەتیش بۆ فەحسکردن و پشکنینەکان لە سنووری بەڕێوەبەرایەتەکە دروستکراوە. من ئێستا لە تاقیگەی ناوەندی خۆراکم لە هەڵەبجە لێرە ڕۆژانە ئەو خواردنانەی کە باڵێن ئینێرژیان تایە و ئامادە دەکرێن لێرەوە ئاڕاستەی و کەرەنتینەکان دەکرد دەدێت بەو کەسانەی کە ڕاگیراون و میوانن لای بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە کە تێیدا کۆمەڵێک خۆراکی تایبەتیان بۆ ئامادە دەکەن وەکو پرۆتینن. ئەگەر لە پشتمەوە ببینی ئەمە ناو تاقیگەی خۆراکە لێرە بەم جۆرە کۆمەڵێک بابەتیان بۆ ئامادە دەکرێت کە هەمووی وزەیان پێدەدات بۆ دیارە بەهێزکردنی بەرگری یەکێکە لەوە کارانەی کە با بڵێن ڕوبەڕووبوونەوەیەکی باشی هەیە لەگەڵ نەخۆشەکە کە پێگاتووە لە هەنجیری وشک و لەگەڵ کێک و ئەمەش زەیتونە پێم وا بێ سیراوی تریشی. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئێستا ئەچمەلای بەڕێوەبەری تاقیگەکە ئەگەر بێت تێرەبێری خان پێمان بڵێ لێرە چۆن ئامادەکاریتان کردووە ڕۆژانە چی ئامادە دەکەن بۆ ئەو کەسانی کە میوان لای بەڕێوەبەرایەتەکەتان و چۆنی پیانێت. سەرەتا بەخێراتم. ئێمە وەک تاقیگەی ناوەندی خۆراک بەسەر پەرشتی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە و جێگری بەڕێزیان هەڵماندا بۆی کە پاڵپشتێکی بەڕێزی ئەو میوانە بەڕێزانە بکەین کە لە کەرەنتینەکانان و هەمیش بتوانین چکەوان ئێستا هەمومان نەزانین لە بارودۆخێکی قورسدان لە ڕووی دەرونی و لە ڕووی کە کارەکاتە سەر دابەزینی بەرگری جەستەیان هەڵماندا بۆ قەرەبووی ئەو دابەزینی بەرگری جەستیان بە هەماهەنگی لەگەڵ یەکترا ئەو خۆراکانە دیاری بکەین کە ئەبێت کە تەسیرێکی زۆری هەیە لەم کاتەیە لەسەر ئەو بەرگری لەشیان بۆیە چوار مادەمان هەڵبژارد وەکو هەنجیری وشک، سیر، زەیتون لەگەڵ ئەو کولیچەیە کە لە پێکهاتەکەیە خوورما هەیە. ئەم چوار مادە هەمویان وەکو ئەنتی ئۆکسیدانێک کار ئەکەن کە بەرگری جەستە بەرزەکەنەوە پێکهاتەیەکی باشی ڤیتامینەکان و مادەکان زایەکانیان تایە و هەروەها زۆربەیان لەو مادانەکە ئێمە هەڵمان بژاردو وەکو دژە بەکتریا و دژە ڤایرۆسەکان ناسێنراون. لەبەر ئەوە ئێمە ئەم ڕۆژانە لێرە ئامادەین و هەتا ئێستا کارەکە هەر لەسەر ئەرکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە بووە و هەتا بتوانین بەردەوام ببین. ڕۆژانە چەند جار ئەم شتانیان پێگەن لە ڕۆژێکا یەک جارەیان چەند جارێک؟ لە ڕۆژێکا یەک جارە چکە ڕێژەیەکی باش کالۆری و زەیتایە و کیفایەتە بۆیان. باشە. ئێوە خۆتان وەکو تیمەکانی خۆتان دەیگەن یاخۆ تیمی تایبەت هەیە دەچنەوێەوە تا چەند باڵێن پشکنینتان کرۆ بزانن کاریگەریان هەبوو ئەم خۆراکانی کە بۆیان بڵێ ئێمە لە ئێستاە لە سەرەتای ئەم پرۆسەیین خۆمان لێرە ئامادەیان ئەەکەین بە شێوەیە کە پێشتر پشکنینمان بۆ مادەکان کردووە لە ڕووی ستانداردی عراقی و گونجاون شیاون بۆ خواردنەوە و بە شێوەیە کە هیچ تەسیرێک لەسەر تەندروستیان دروست نەکات ئەمانە حازر ئەکرێت و پاشان خۆمانیان گەێنینە دەست ستافەکانمان لە کەرەنتینەکان و ئەواندا بەشی ئەەکەن. سەرتا بەخێرات. بەڵێ چنوور ئەمە زانیاریەکانی ئەم ڕەبوو بە هیوایەوەی کە تەندروستێکی باش بۆ ئەو کەسانی کە لە کەرەنتینەکان و تێپەڕاندنی ئەم ڤایرۆسێکی ئێستا بەرۆکی ئەموانی گرتوێتەوە من ئەگەڕێم وەلایەوە. زۆر سپاس بۆ پەیامنێرمان فەرحان کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ خۆشەویستان لە شاری هەڵەبجە گەڕینەوە شاری سلێمانی و ئەچین لە لای پەیامنێرمان پێشڕۆ سڵاو لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژی سلێمانی لای تۆچین. چنوور بەیانی تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی چەند کۆبوونەوەیەک بەڕێوە ئەچێ ئەم هەموو ئەم کۆبوونەوانش لە چوارچێوەی پاراستنی ژیانی هاوڵاتیانن پاراستنی هاوڵاتیانە بڵاو نەبوونەوەی
ڤایرۆسی کۆرۆنایە کە ماوەیەکە یەخەی نەک ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەخەی جیهانی بە تەواوی گرتووە و جیهانی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆبوونەوەیەکی ناسایی هەیە وەکو دوێنێ سەرۆکاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایەنگەیان بەیانی کۆبوونەوەیەکی ناسایی بە ئەنجامەگەن کە 58مین کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە. لەم کۆبوونەوەیە ئەمڕۆ میوانداری هەر یەک لە پارێزگاری سلێمانی پارێزگاری هەڵەبجە و لە هەمان کاتە لێپرسراوانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینیش کراوە و لەگەڵ ئەمانەیە میوانداری بەڕێوەبەری گشتی تەندروستی هەردوو پارێزگاکەش کراوە. دیارە لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگایە گفتوگۆی زیاترە کرێ و یاخود ڕێکاری تونتر باشتر ئەخرێتە بەر بۆ ئەوەی کە زیاتر بەر لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا بگیرێت کە هەرچەنە لەگەڵ سەرهەڵدانی نەخۆشیەکە و نزیکبوونەوەی لە وڵاتانی چواردەوری هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ڕێوشێنی تند گیراوەتە بەر و نەخۆشخانەی بۆ تایبەت کراوە سەرباری هەموو ئەمانە بەڵام لێپرسراوانی تەندروستی و لێپرسراوانی حکومی لە شاری سلێمانی و لە پارێزگای هەڵەبجە و لە ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین لە سەرتاپای هەرێمی کوردستان ئەیانەوێ زیاتر و زیاتر لە هەر ڕێگەیەکەوە کە فراخێک نەیەنڵەوە بۆ ئەوەی ئەم ڤایرۆسە بڵاوە بکات. دوای کۆبوونەوەکە ڕەنگە ڕاگەندراوی تر هەبێ و هەرچەنە لە ڕۆژانی ڕابردووە و بڵاوکرانەوە کە ڕایانگەیان بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی کە 4 حاڵەت هەبوونە و دوێنێ بۆتەوە بە 5 حاڵەت ئەم حاڵەتانەش هیچیان هەڵگری ڤایرۆسەکە نەبوونە لە ناو هەرێمی کوردستانە. ئەو کەسانە بوونە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە سەفەر بوونە لە کاتی گەڕانەوە لەسەر سنوورەکان پشکنینیان بۆ کراوە دەرکەوتون کە ئەمانە هەڵگری ڤایرۆسەکەن و یەکسەر براونەتە شوێنی تایبەت بۆ چارەسەرکردن و ئێستاش ئەوەی کە دوێنێ لە کۆنگرەی ڕۆژنامەوانیەکەی پارێزگاری سلێمانیا پرسیاریەوە کرا کە گوایە ڕۆژی تەندروستیان چۆنە ئەوانەی کە هەڵگری و ڤایرۆسە بوونە ڕۆژی تەندروستیان زۆر باشە بەرەو باشتری چوونە لەبەرەوەی زوو فریاکەوتون و پێزاندراون و خۆیان ئامادەی چارەسەر بوونە بۆیە وەزعی تەندروستیان زۆر باشە. هەر ئەمڕۆ لە زانکۆی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی لە کۆلیجی پزیشکی کۆبوونەوەیەکی تر سازەکرێ ئەویش هەر بە هەمان شێوە بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەم کۆبوونەوەیە بە ئەنجامە گەیەندرێ. زانکۆی سلێمانیش وەکو یەکێک لە ناوەندە زانستیەکان ئەیەوێ لەم کاتەیە هەموو توانە پزیشکی و توانە زانستیە پزیشکیەکانی خۆی بخاتە خزمەتی تەندروستی شاری سلێمانی و تەندروستی هاوڵاتیانەوە بۆیە لە کۆلیجی پزیشکی زانکۆی سلێمانی ئەم ڕۆژ بە هەمان شێوە تەندروستکاران مامۆستایانی زانکۆ هەمووان لەگەڵ بەڕێوەبەری تەندروستی سلێمانیا کۆ بنەوە ئەوانیش ڕێکاری تەندروستی خۆیانە گرنە بەر بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە پێش پێ بگرن و نەیەڵن بڵاوە بکە و کە خۆشبەختانە تا ئێستا لە هەرێمی کوردستان بەو شێوەیە بڵاوی نەکردووە و بەو شێوەیە بوونی نەبووە کە وڵاتانی چواردەورمان بەدەستەوە ئەناڵێنن و ئەوەی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕاگەیەندرێ و چەند شوێنێک یاخود چەند دەرمانخانەیەک یاخود چەند کەسێکی خێرخواز هەڵەسن بە پێدان یاخود بە بەخشینی دەمامکە لە چەند ڕۆژی ڕابردووە هەر لەم تەلەڤیزیۆنەی ئێمەوە کە راپۆرتمان لەسەر کرد و هەواڵمان لەسەر کرد کە هاوڵاتیان ڕویان کردوتە دەرمانخانەکان بۆ کڕینی ئەو دەمامکانە ئەمیش بۆتەوە کاری ئەوەی کە نرخەکەی بەرز بێتەوە بەڵام چەند دەرمانخانەیەک لە شاری سلێمانی ئەمڕۆ بەخشینی ئەو دەمامکانە بەبێ بەرامبەر بە هاوڵاتیان ئەوەش ڕاگەێنن مانای وایە لە شاری سلێمانی سەرجەم چین و توێژەکان لە خەمی پاراستنی هاوڵاتیانان و ئەیانەوێ بە ساغ و سەلامەتی هاوڵاتیان لەم ڤایرۆسە و لەم نەخۆشی کە ڕووی لە جیهان کردووە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سلێمانیش پارێزراو بێ. چنوور ئەما و زانیاریانە بوون کە لای ئێمە بوون منەگەڕێمەوە لای ئێوە بێگومان لە هەر زانیاریەکی تر کە هەبێ لە شاری سلێمانی بینەران چاویان لەسەر شاشەگەلی کوردستان بێ
تا زانیاریەکان لەوێ وەربگرن. سپاس بۆ پەیامنێرمان پێشڕۆ کابەشەی کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ ماوەی. سپاس بۆ تۆ، سپاس بۆ زانیاریەکانە بەڵە خۆشەویستان لە شاری سلێمانیەوە چینە شاری ڕانیەوە چینە لای پەیامنێرمان هونەر ڕەسوڵ. هونەر سڵاو لێبێ و بەیانیت باش زانیاریەکانی ڕۆژ لە شاری ڕانیەوە بە ئێمە بگەێنیت. سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. سنوور لە شاری ڕانی و بەگشتی لە سنووری ئیداری ڕاپەڕین دوای ئەوەی کە لەسەر ڕۆژی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی تەندروستی کۆمەڵێک ڕێکخراوی تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا گرتە بەر لە شاری ڕانی و لە ئیداری ڕاپەڕینیش ئەمە بە شێوەیەکی گشتی بەردەوامی هەیە. لە سنووری بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی ڕاپەڕین لە ڕێگەی چەندین لیژنەی تایبەتەوە لەلایەکەوە هەوڵی هوشیارکردنەوەی هاوڵاتیان دەدرێت و ڕێنمایی بە هاوڵاتیان دەدرێت. لە هەمان کاتدا لە ڕێگەی چەند تیمێکی تایبەتەوە پشکنی زۆر بۆ هاوڵاتیان دەکرێت. بۆ پێیکە لە ئیداری ڕاپەڕین و لە شاری قەڵاتزێ سنووری قەزای پشتدەر مەرزی کێلێ هەبوو لە ڕابردوودا کە بەشێک لە هاوڵاتیان لەو ڕێگەیەوە دەکرێت بە زۆر لە زۆرەکان هاتشویان کردبێ و لە وڵاتی ئێرانەوە گەڕابنەوە خاکی هەرێمی کوردستان. لە ئێستادا لیژنەی تایبەت و لیژنەی پزیشکی تایبەت بۆ پشکنین لە سەرسنوور هەیە بۆی ئەگەر لە حاڵەتێکی زەروردا کەسێک بێوێ ئەگەر چی بەپێی بڕیار هاتو شۆقە دەگەکراوە، بەڵام بۆ هاتوچۆی ئۆتۆمبیلی بار هەڵگریش لە نێوان شێلێ و لە هەرێمی کوردستان ئەوە بێگومان پشکنین هەیە و دەتوانرێت پشکنی تەواویان بۆ بکرێت بۆ وانەی کە شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگرن. لە شاری ڕانیە نەخۆشخانەیەکی تایبەت لە ئێستادا سەرجەمی کارەکانی تەواو بووە، پێشتر بینایەکی ئامادە هەبوو، بەڵام کەلوپەل و پێداویستەکانی بۆ دانراوە. لە ئێستادا سەرقاڵی ڕێخستنی ستافن کارمەندی پزیشکی و پزیشکی بۆ دابدرێت تاوەکو بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ دوو تەوەرمان ئامادە کردبوو یان لەسەر دوو تەوەر گفتوگۆمان کرد. تەوەری یەکەمان گفتوگۆکردن بوو لەسەر بەهێزکردنی بەرگری لەش لە ڕێگەی خواردنەوانە یا بڵێ لە ڕێگەی خۆراکە سروشتەکانەوانە. هەمیشە پزیشکەکان زانیاری ئەوە بە هاوڵاتیان ئەدەن کە لە ڕێگەی خۆراکەوانە یا لە ڕێگەی خواردنەکانەوە بتوانن بەرگری لەشیان بەهێز بکەن کە ئەمەش بەرگریەکی باشە بە تایبەتی لە ئێستادا کە نەخۆشی کۆرۆنا یا بڵێ ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادا هەیە چۆن بتوانین لە ڕێگەی خواردنەوانێ بەرگری لەشمان بەهێز بکەین کە ئەمەش لە تەوەری یەکەما بوو. لە تەوەری دووەممان گفتوگۆمان کرد لەسەر جوانکاری ددان، وتمان بزانین ئەو جوانکاریانە بۆ کێ دەکرێت کێ نەتوانن جوانکاری بکەن، یاخود ئایا جوانکاری لە حاڵەتی پێویستدایە یاخود ئەگەر هەروەک لە ناوەکەیەوە دیارە جوانکاری بۆ کەسانە شەکرێت کە دانیای خۆیان جوانە بەڵام ئەیانەوێت جوانتری بکەن. وەڵێ خۆشەویستان ئەچینە لای پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل لە شاری سلێمانیەوە. ئەحمەد سڵاو لێ بۆ بەیانیت باش زانیاریەکانی لای تۆ چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. چنوورم کاتی ئەوە بینەران باشتر سڵاوتان لێبێ. دیارە من لە کەمپی کۆنی زانکۆی سلێمانیم. ئەمڕۆ زانکۆی سلێمانی لەگەڵ بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا و ئەو بەڵاگەورەی کە ڕوبەڕوویی هەم بۆتەوە ئەمان کۆبوونەوەیەکی گرنگ ئەنجامداوە. ئێستا بەڕێبەری گشتی تەندروستی سلێمانی بەڕێز دکتۆر سەباح لەگەڵ سەرۆکی زانکۆی سلێمانی و سەرۆکەکانی بەشی تەندروستی و بەتایبەت لایەنە تەندروستەکانی زانکۆی سلێمانی لەگەڵ بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی کۆبوونەوەکان ئەنجامداوە. ئێستا لە کۆبوونەوە بڕیارە پاش کەمێکی تر لێرە کۆنگریکی ڕۆژنامانی ئەنجامدەن سەبارەت بەوەی کە ئەوان چۆن ئامادەکاریەکانی خۆیان یان چۆن ئەو لایەنانی کە پێویستە لەسەر شانی زانکۆی سلێمانی هاوکاری بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی بێت ئەنجامی بن. بەتایبەت لایەنە پزیشکەکەی و لایەنە ئەو لایەنانی کە بواری پزیشکین و زانکۆی سلێمانی کەسانی پسپۆر و تایبەتمەندیان هەیە و دەیانێت لەو ڕێگەوە هاوکاری و زیاتری هەماهەنگی ئەنجام بدەن لەگەڵ بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی. سەبارەت بم بابەتە بەڕێبەتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی زانکۆی سلێمانی کۆبوونەوەکان ئەنجامدا و ئێستا لە کۆبوونەوەیان بەڕێز دکتۆر سەباح هەورامی لەگەڵ سەرۆکی زانکۆی سلێمانی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی بەشی تەندروستی لە زانکۆی سلێمانی هەموو ئەمانە دەیانەوێت لەو ڕێگەی خۆپارێزی زیاتر ئەنجام بدەن و ئەو ڕێکارانی کە پێویستە زیاتر بگیرێتە بەر بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی شاری سلێمانی و سنووری پارێزگا بە تایبەت پارێزراو بن لەم بارودۆخە هەستیاری کە ڕوبەڕووی ئەم جیهانە بۆتەوە ڤایرۆسی کۆرۆنا. هەموو ئامادەکاریەکان کراوە، ئامادەکاریەکانش لە چوارچێوەی خۆپارێزیدایە و ئەو
ئەوەی کە ئێستا پێویستە لەلایەنە پەیوەنددارەکان هاوکاری یەکتر بن و ئەنجامدانی هاوکاری بۆ ئەوەیە بتوانین زیاتر و باشتر هاوڵاتیان هێرم بپارێزرێت. ئێمە چاڕوانی ئەوەین کۆنگریکی ڕۆژنامانیمان بۆ ئەنجامدەن سەبارەت بەو ڕێککەوتنی یان سەبارەت بەو خاڵانی کە لە نێوان هەردوو لەدا ئەنجام دەدرێت و لەو ڕێگەوە دەخرێتە ڕوو. بەڵێ ئێستا لە کۆبنەوەیان و دوای کۆبنەوەکە بڕیار وایە کۆنگریکی ڕۆژنامەنووسی ئەنجام دەن کە لە بێوێندی نێوان زانکۆی سیستێمانی و بەڕێبەراتی گشتی تەندروستی سیستێمانی ئەو خاڵانە بخرێتە ڕوو. بەڵێ دەگەڕێمە لای ئێوە. سپاس بۆ پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمەوە. سپاس بۆ زانیاریەکان بە هیوای لەشساقی و سەلامەتی بۆ تەواوی هاوڵاتیان لە دنیادا و لە هەرێمی کوردستان بە تایبەتی. خۆشەویستان ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەتا سبێنێ پێتانەگەینەوە هەر شاد و ئاسوودە بن. خواتان لەگەڵ.